وەختتان وەخێر. ئەم ساڵانی کۆرۆنا ئەوزاعە زەندگیە فرە کەسێکی ئاشۆفتە کردگە و پەرێشان کردگە و ئێمەش لەم ئەمرە مستەسنا نین. کەساتیە بازاڕە کار و جێبەجێبوونە وەختەکانە شەو و ڕۆژ بەعەسەوێت کە ئێمە ئەو جۆرەی کە گەرەکمان بێت نەبتوانین زەندگیەکی شەخسی دروست حسابیمان بوێت، نەبتوانین لەگەر فعالیەتایەکی ئەو تۆی ترمان هەست بە دروستی ئەنجامی بدەین. من ئومیدوارم کە بتوانم بەردەوام ئەرکەکانی ڕاپەڕین ببەمە بەرەوە، بەڵام ئیمکانی هەست بە عەزێمە واقعیش وەقفە بکەوێتە بینی. ئیمکانی هەست کە نەتوانین بەشێکی فرە لە وەخت اختصاص بین پێی. ئەو تەوزیحاتە واجب بوو بۆ خاتری ئەوەی کە مەتاڵب و مەسائلێک سەبارەت بەم سەرزەمینی ئێمە ئەوەندە کاری لەسەر نەکریاگە، یا ئەگەر کاریش کریا بێت وەکو جاڕووکردن و ئەژێرە قاڵی خستنە. و بۆیە دەرهاوردنی ئەمانە ساڵەهای ساڵ کاریگەرەکەوە دەتەوانە جەریانێک کە حرفەئی نییە لەم بابەتەوە خارجە. ئێمە تەمامە تەلاش و هیممەتە خۆمان ئەکەین کە کەم دانەنی، و حتا لە زندگی شەخصیە خۆمانە گرفت و مشکلات دروستکەین تا بتوانین ئەو وەزیفەیە کە بۆ خۆمان تعریفمان کردگەسۆ و بەرامبەر بە مەردم ئیحساسی ئەکەین و بەرامبەر بە تاریخ خۆمان جێبەجێ بکەین. من ئەمشەو قەستم هەست مقەدەمەتەن وەکو کردنەوەی دەفتەرێک و بابێک بە هەندێک پرسیار و بێمە سەرە جەریانە دیبەیت‌های تازەی ڕابردوو. ئەمما بە ئیستفادەکردنە لە عەقڵە سەلیم و نکاتێکی غەڵەت کە جێ کەوتگەوە مەردم بە سوورەتە لا شعور بەکاری ئەوات. لەبە ئیسڵاح ئەو کەسانەی کە خۆیان بە ئینسانهایەکی دانا ئەزانن تا ئەو کەسانەی کە ئینسانهایەکی عادین، تۆ ئەم ئیستدلالە بیسی کە ڕوو ئەکەنێتەوە بە تایبەتی ئەوانەی کە سەرسپۆردەیە جەریانێکن مەنافعیانەکەوێتە خەتەر و بە تۆ ێژن تۆ هیچ کەست قبوڵ نییە. ئەمە هەم ناشی لە جەهالەت و فکر نەکردنە، هەم لە ناشیە لە تەزویر و ڕیا و درۆست. ئەمە فەرارە بە جڵۆ و بە سەحرای کەربەلا کوتانە. ئەووەڵەن ئەمەی کە من کەسم قبوڵ نەوێت فەزڵە منە، نەجوز ڕەزائلە من. ئەگەر من کەسم قبوڵ بوایە لابوود منیش مەستەرە قسەکانم کەسێکی تر بوو، وەلێ من مەستەرە قسەکانم خۆمم. و مشەخەسەن تێمە سەرە ئەم دیبەیت‌های ئەخیرە کە تۆ ئەوێنی ئیستە عەبدوڵای ئۆجالان و عەبەی موحتەدی و مەچەی هیجری و قاسملو و کاک ئەحمەد موفتیزادە و فڵانە شێخە فڵانە تەریقەت یەک کاسە ئەوەنتە کە یەکتریا گشتیانەوە پیاوی بەڕێزە. ئەمە بێجگە لە زەعف تەزویر فەرارە بە جڵە و حچێکی تر نییە. ڕووی دەمیشم لەوانەی مەکتەبە قورئانیە کە ئەمیانە کردبوو بە ئیستدلال و دایان نییە بوو. ئەگەر کاک ئەحمەدە موفتیزادە دیگەرانی قبوڵ بوایە حتا لە ئوموری دینی و فقهیە، مەدرسەی قورئان و مەکتەبە قورئانی دروست نەکرد ئاغاگیان. ئەویش ئەچووە ژێرە ڕکێفە
ئایەتۆڵایەکی تر، ئەچووە ژێرە نەحلەیە فکرێکی تر، بەڵام ئەو مستەقلەن بۆ خۆی ڕێگەیەک هەڵەبژێرێ کەواتە مابەقیەی پێ باتڵە، پێ ناکاملە، پێ غەڵەتە. ئەگەر ئوستورەیە ئێوە شەخصە پێغەمبەرە ئیسلامە، پێغەمبەرە ئیسلام هیچ کەسی لە جەزیرەت العەرەبە پێی حەق نەبوو، مامۆکانی خۆی پێی حەق نەبوو، ئەبوو جەهلی پێ پیاو باش نەبوو، ئەبوو سوفیانی پێ پیاو باش نەبوو، سەران قوڕەیش و بازرگانان یەهود و تەمامە پاڵەوانان بوتپەرستە جەزیرەی عەرەبستانی پێ پیاو نەبوو، پێی دروست نەبوون، وتی ئێوە گشتتان باتڵن و من ڕاستەکەم و ڕێگەی من ڕێگەی حەقیقەتە. پس ئەمەی کە پەیمانە حەیدەری وەکو شەخص و ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ وەکو جەریانە ئینقلابی و هەڵتەکێنەر کەسی قبوڵ نییە و گشت کەسێ نەق دەکاتەوە و ئەبعادە زەعف و هاوکاریەکانە ئەمانە دەرئەخات، میزانە ناکارامەدی و ناتەوانیان دەرئەخات، سایز و قەوارەیان دەرئەخات، ئەو کارە بە کۆمەکە ئستدلال ئەکات، بە کۆمەکە عەقڵ ئەکات و بە کۆمەکە تەحلیل و تەفسیر ئەکات. ئەوەی کە ئێوە بێدەرەتان و جواوتان نییە بیدەن و ئەوەی کە ئێوە بۆتەکانتان ئەشکێت و مەنافعتان ئەکەوێتە خەتەر، ئەوە نیشانەی گەورەیی ئێمەست، نیشانەی زەعفە ئێمە نییە. ئەگەر تەمامە ئێوە بوونە دوژمن، ئێمە لە یەک تەرەف و تەمامە ئێوە لە یەک تەرەف، حەقانیەت بە ئێمەست نە بە ئێوە. ئێوە منافقن، دروزنن، بێوەفان، مەنافع تەڵەبن، تابعی نەفسانیات و شەهەواتن، بۆ تەزویر و ڕیا، بۆ ئەوەی بمێنین و یەکتری بەڵانس ئەکەن، بەڵام وەختێ زۆرەکە تن بێت لەشکرانە ئێوە لە بەرامبەر دەدانە ڕۆڵەی ئینقلابی و هەڵتەکێنەرە ئەسڵحانێتە زەوی و دەرەچێن، چون ئێوە بونیانتان بەر درۆ ئوستوارەوە تەزویر. من بۆ نمونە چەند نمونەیەکتان پێبێژم لەسرە پەیجەکەی خۆمە، چەند لاپەڕەیەکم لە خاتەراتە عەلەم نخست وەزیرە ئێران دانیاکە. کابرایەک منتەسەب بە ئاغایە نەقشبەندی چووگە مشتی ئەفازاتی لە پای کردگە، ئێمەی بە بەرادەر و بە کاوێشکەر و نۆکەرە جومهوری ئیسلامی ناوبردگە. بەڵام خەڵکی کوردەوار خۆتان قەزاوەتکەن، تەمەنە پەیمانە حەیدەری 40 ساڵە، متەوەلدە بەهمەنە 58 دوای ئینقلابە جومهوری ئیسلامی. نە شاهدە عەینیم، نە بە درێژایی 40 سەڵێک عومرم هەست، نە بە درێژایی تاریخ ژیاگم، نەتوانیمە وەکو وەتۆ خوەم بڵاوە پێ بدەم و لە تەواوە وەقایع تاریخیە و لە تەواوە بوعتایە مەکانی و زەمانیە مەوجود بم. من تەحلیل و تەفاسیرەکانە خۆم لە مەنابع مختلف ئەخوێنم و بە ئەندازەیە دەرک و دەرایەتە خۆم و بە پێوانەیە عەقڵ و سەنجش و بە ئەندازەی ڕەنجەکانە وجودە خۆم لێیان پرسیار دروست ئەەکەم و تەحلیلێک هەڵەبژێرم و پێم وایە تەحلیلێکی دروستە. کابرا نووساگێسی عەلەم ئینسانێکی خائینە، عەلەم نخست وەزیرە شەعب بووگە و ئەمانە تۆڕەهاتن چۆن دەستگاهە عەریز و تەویلە نزورات خوەری و تەکیەی
تەریقەت نەقشبەندیە لە تەواوە قسان و قاتە عالەمە خەریکە پوڵ جەمکردنە دوو نەفەریان اختصاص نەداگە بەڕەدیە نووسی لەسەر خاتراتە سەرانە کشوەرەکان دەرمۆردە کارنامەیە ئەعزایە تەریقەتە ئێوە. ئەوە خەڵکی کوردستان خۆی قەزاوەتکە کەم نیەن لە نەوادگانە ئێوە و سەرانە ئێوە پاڵیان داگەسۆ بە نزوراتە ئومەتە موسلم تەرەفدارانە تەریقەت قادریە و نەقشبەندیە و تەروقە مختلفە عیرفانی ئیسلامی خەریکە نان ئەخۆن. بەشێک لە کارەکانتان ئەمە بێدەی ئەگەر تۆ نەخدت بەرخاتراتە عەلەم نەکردگە دەلیلی ئەوە نییە کە من ئستفادەی لێ نەکەم. ئەگەر تۆ کەمکاریت کردگە، ئەگەر تۆ قودرەتە جوابدانەوەت نەبووگە، حەرەجێ بەر من نییە. چۆن فرسەت ئەەکەی لە وڵاتانی ئوروپاییەوە خۆتان ئەنێنەوە بە تورکیە و بە ئوردن و بە کوردستانی عێراق نزوراتە تەکایا کۆکەنەوە. کاکە حمەی موفتیزا بە نەزەرە ئێوە عالەمە موجتەهیدە بوزەرگە دەی بۆ سپای ڕزگاریتان دروست کردێەوە، بۆ نەچوون تەبدیل بوون بە سەرباز ئەحمەی موفتیزا، بۆ دوکانەکەی خۆتان تەعتیل نەکرد بڕۆنە ناو دوکانەکەی ئاغای ئەحمەی موفتیزا، بۆ درۆوەکەن. نەزەرت دەرمەوردە کۆمەڵە چی ئەویش بەڕێزە وا بە شەق چەکی کردن کاک فواد و کاک عەبدوڵڵای موحتەدی و نەزەرت چییە دەرمەوردە ئەوانە؟ ئەوانیش باشن. وەختی سپای ڕزگاریتان دروست کرد یعنی چۆن تۆ چووگی بۆ خۆت دوکانت کردگەسۆ قاچیشت خستە وادیە سیاست لەوێ چەکیان کردی دەرتیان کرد. ئیسە زوانە دەرهاوردگە ئێمە خۆشەویست بووگین. ڕاپەڕینە کوردەوارە سەربەخۆ ناچێتە سەرە نەقدە تەریقەتەکانە ئاینی. شاید ئەمڕۆ کارمان پێی نییە، شاید زەمانێک پێش بێتوە واجب بێ ئینکارە بکەین، بەڵام خۆ ئێمە ئینکارمان نەکردگە. وەختی کابرایەک مقدسە بۆ ئیدەیەک بە نەزەرە ئێمەش ئینسانێکی بەڕێزە چون بۆ ئیدەیەک بەڕێزە، بەڵام ئەمە ئەو ئینسانە حەقیقی ناکاتەوە، نایکاتە حەقیقەتە مطلق. ئەو مقدسە چون عیدەیەک پێژن مقدس و ئێمە احترامن هین بۆ عیدە و دلیلی ئەوە نییە و عیدە ڕاست ئەکەن. ئەگەر بێتە سەر خەسار ناسی ئەو جار بزانین ئاسەوارە ئەمانە و زەربەیە کە بە بەرەک پەیکەر جامعە داگیانە چەنی سەنگینە ئەو جار لیاقەتە بیانە هەست. کاکی برا تۆ ئەوەنە قارەمانی، تۆ ئەوەنە زرنگی و شمشێرەکەت ئەو ڕێ دەیخۆ قبورە ئەژدادە ئێوە قبورە مقدسە ئەژدادە ئێوە لە تەوێڵە و بیوارە هەڵتەکیە تۆ حەجێکە پێ نەکریە لە بەرامبەر جوندول ئیسلام و سەلەفە ساڵحم دین و مقدسە ئیسلامە حەجێکە پێ نەکریە. چۆن ئیستە مترێ دەمەوازەکەی باسی مشتەهیدی عالمی شاهیدی ئەوان ناکەن؟ ئەی بەبابە کۆیکەنەوە ئەم دوکانە کۆکەنەوە. ئێوە مردمە کورد بە چی ئەزانن؟ ئێوە فکرەکەن مردم لە شارە سنە و کرماشان و سلێمانی قسە ناکە دەمی نییە قسە بکە. بابە مردم لە ئابڕووی ئەترسی قسە ناکە. باوەڕکەن ئەخە چون ئێوە بەغایەت بێ ئابڕۆ درۆزنن. ئەخ ئینسانە ئەحمەق من خاتراتە ئەسەدوڵڵا عەلەمم دانیاگە نخست وەزیرە شای ئێران بووکە. تۆ ڕەدیەت هەست بچۆ ڕەدیکەرەوە وتی یەخە بە منەگری. ئەسەدوڵڵا عەلەم ێژێ ترۆرە تەیمورە بەختیار لە دیالە کارە پەیرەوانە تەریقەتە نەقشبەندیە بووکە. تۆ ئێژی وانییە بچۆ ڕەدیکەرەوە. ئەمە مەسئلەیە ئەوەڵ بوو. ئەمە مەسئلەیە دووەم. ئێمە گەرەکمانە مادام ئەم مەسئلە هاتە پێشۆ و پرسیارهایەک مەترەحکەین تەحلیلێکیش بکەین
و ئەم تەحلیلە داینین بۆ ئێوە کە نەزەری لەسەر بدەن. بۆ قسەکانە ئەم شەوم ئێشە تۆزی سەبر و تەحملتان بێ، چون مەجبورم ویدۆیەکی تقریباً تۆزێ توولانی و میدوارم من کۆتاه بتوانم استفادەی لێ بکەم لە مۆحسەنە کەدیوەر بڵاو بکەمەوە کە تحتە ناو جەفای جمهوری ئیسلامی بە کاک ئەحمەد موفتیزادە لە تەلەڤیزیۆنە کەلەمە قسەی کردگە. ظاهراً بەرادەرانە مەکتەبە قورئانی حەزی پێیەکەن، فرەخۆشیان تێ لەمە. ئەمە پلە یەکەم. و ئەمە بۆ تەکمیلیە ئەو جوابە نسبەت بەوەی کە کابراوتی تۆ گشکە سێڕە دەکەی تۆ ئاغای مەکتەبە قورئانیای مەکتەبە قورئانی من تۆ نییەم، مەستەرم خۆمم، تۆ مەستەرت کاک ئەحمەدی موفتیزاز، قسەتە کاکەن ئەچی شێعرە کاک ئەحمەد موتێری تەوجۆکەی ئەمەی کە من مەستەرم خۆمم ئیرادی هەست. ئەمانە جێگەی سەرنجن بۆ خاتریوەی مردم بە سوورەتە ئۆتۆپایلەت قسە نەکا، فقط قسە فرە بدا، فکرەکە قسەی فرە منتەقی کردگە، تۆ کەسە قبول نییە. یا مەسەڵەن گەرەی لە لوقز و لیچار استفادە بکا و قسەی ناوە کۆڵان. پەیمانە حەیدەری سابەتی کردگە هەم لوقز ئەزانێت، هەم قسەی ناوە کۆڵان ئەزانێت، هەم ئەتوانێت تیکەت پێ بخا یەک عومر هەڵقونی بە دیاریۆ. لە زوانە تەنز و لوقز ئەستفادە مەکەن. تەزویر و ڕیاوە کارمەوەن چون دەمامەکتان هەڵەدەم خراوتان پێیەکەم نەکەن. مەیدانەکە بسەنجن، ئە مەیدانە کێتین. سەرودەسێتەکیا وەرز بێن، بزان لەگەڵ کیا تەرەفن. ئەگەر من دانیشم ئفازاتە ئێوەمانان جواو بە مۆیشە شەو ڕۆژە مۆبایلە بەدەستمەوەیت، ئەقڵە ئێوە سەحیحکەم و میزانە سەخافتتان نیشان بە. با بڕۆینە سەرە فایلەکان و ئەمما تەرحە سوعالەکان کە من تێمە سەری وە تەحلیلەکان. من دەرخاستێکی ترم هەست. من فرە گەڕیام تاریخ تەوەلودە سعدی قوڕەیشی و فواد ڕۆحانی بدۆزمەوە. هەر کەسێ تاریخ تەوەلودە ئەم ئاغایانە ئەزانێت لوتفەن دای بنێت، چون من کارم هەست بە سن و ساڵەم ئاغایانە کە تەخمینەن سنیان لە 65 زیاتر ناچێتە سەرەوە، بگرە جوانتریش بن یا باشتر ماون. ئەمە تبقە قسەهایەکە خۆیان ئەیکەن. ئەمانە ساڵی 56 یا 52 معلوم نییە بەحسی کەیەکەن، 13-14 ساڵیان بووگە. ئەگەر منزوریان 52 دەیشێ 57 ئەوای لە 58 18 ساڵ 19 ساڵیان بووێت. ئەگەر واسە لوتفەن کەسێک بۆمی بنووسێت، چون مهمە ئەم تاریخ تەوەلودە مهمە. لە خلالێکا کە من ئەم فایلانە بڵاوەکەمەوە هەر کەسێ تاریخ تەوەلودە ئەم ئاغایانە ئەزانێت بینووسێت. ظاهرەن ئەم ئاغایانە زندگی نامەیان نییە، ویکیپیدیایشان نییە، خۆشیان لە هیچ کوێ ئشارەیان پێ نەکردگە. من نە بە کوردی دۆزیمەوە نە بە فارسی. ئۆکەی، بڕۆین بۆ پەخشە قسەکانە ئاغایە موحسەنە کەدیوەر. اجمالاً این مقدار رو هم میدونستم که ایشون به لحاظ منظر دینی منظر نواندیشانه داره. تو همین تحقیق بخشش که منتشر شدم اشاره کردم که اگر بخوام در بین اهل سنت و شیعه بین واقع پسین پیشینه فکری مرحوم مفتیزاده کسانی رو پیدا بکنیم، میتونم بگم که کاک احمد تلفیقی از افکار آقای خمینی، آقای طالقانی و دکتر علی شریعتی بوده، منتها
با منظر فقه شافعی و به خصوص فقه مقاصد الشریعه. خب های محسن کەدیوەر ادعا ئەکات کە ئەندێشەکانە کاک ئاغای ئەحمەدە موفتیزادە ئارائی بەرگرفتە لە ئارای سێ نەفەر و نزیکە لەوان خمینی، تاڵەقانی و شریعەتی. البته به فقه شافعی شخصیت مستقل اهل سنت خودش رو داره، اما نکات قابل توجهی هم در مراوده فکری با این سه شخصیت شیعی اخذ کرده. در مقطعی مانند اونها بالاخره به اسلام سیاسی قائل بوده، یعنی توجه بکن، مانند اینها به اسلام سیاسی قائل بوده. ئەمە مهمن چون ئەمە کارمان هەسپی بعدەن لە ڕەوەندە سوالاتێکیکن. ئەم مساحبە و ئەم قسانە خودە مەکتەب قورئانیەکان بۆ من هەناردیانە کە بچم گوێی بدەم، یعنی پێیان شتی قەشەنگێک بووکە. داشته با علمای از شیعه و اهل سنت که پرداختن به سیاست رو مطلقاً وظیفه خودشون نمیدونن، کسر شأن خودشون میدونن. ایشون رسالت اجتماعی و سیاسی برای خودش قائل بوده، یا مانند عرفا و صوفیه نبوده که صرفاً به تحصیل نفس بپردازن و اصلا نگاهی به مشکلات اجتماعی نداشته باشن، در عین اینکه به اخلاق و عرفان و تحصیل نفس عنایت ویژه داشته، اما نگاه اجتماعی، مسئولیت اجتماعی سیاسیش هم فراموش نمی‌کرده. بنابراین شخصیت موازی شیعه و سنی در ایران معاصر اگه بخوام پیدا بکنیم این چند نفر میتونه باشه. البته اعتراف میکنم شخصیت موازی شیعه و سنی چند نفر میتونن باشن. کیا هستن؟ آقای احمدی مفتیزاده، آیت الله خمینی، شریعتی و طالقانی. اطلاعات من از این مرحوم قبل از این تحقیق زیاد نبود. الانم میتونم بگم اینطور که اشاره کردم مسلما کاستی های فراوانی داره. من بسیاری از نامه‌های خصوصی ایشون رو نه دسترسی داشتم نه دسترسی دارم. توجه بکەن بە نکاتێکم ئاغا قساکە ئەمانمە من لە دیبەیتەکەی ئەوەڵاوت وتم براکەم ئەم مەکتەبە قورئانە چییە؟ ئەم ئاغای ئەحمەدی موفتیزادە چیەژی؟ ئەمیش دقیقاً خەریکە هەمان قساکەژێ تحقیق من ناکاملە، من دەسم نەگەیگە بە نامەهای خصوصی ئاغای ئەحمەدی موفتیزا. سێ ئەمە مهمە، نامەهای خصوصی ئەم کاورا شیعەس، دانەیە شیعەی مەلای شیعەس وا لە ناوی حکوومەتا بووگە، تەمامە کەلەماتێکە بەکاریەوە بە دقت بەکاریەوە، هەم لەبەرەوەی لەسەری نەکەفێم، هەم لەبەرەوەی بزانی چی ئێژێت. نامەهای خصوصی ئەزانی یعنی چی؟ یعنی نامەهایە کە ئاغای ئەحمەدی موفتیزادە بۆ سەرانە مختلف و بۆ کارهای سازمانی ئەنجامی داگە. یعنی نامە بە خومینی، نامە بە فلانە کەس، نامە بە فیسارە کەس. ئەم نامەهای خصوصیە مشخص ئەکات و کاورە چ کارەس، نەزەراتە سیاسی چی بووگە. لەگرا ئیشارەکە کە ئەم نامانە ڕوو ناکرێن بە تەورە کامل، ئینتخابی دانەدانەیەکیانە دەرەوە. نخوندم. به علاوه یه نکته اشاره کنم به دلایل مختلف مجموع آثار مرحوم مفتیزاده هنوز به شکل فی‌الواقع تصحیح انتقادی منتشر نشده. من پیشنهادم کردم در انتهای تحقیق که چقدر خوب هست پیرو دیسانەوە قسەکەی ئێمەی تەئید کردەوە. ئاسار ئاغایە کاک ئەحمەد بەڵاو نەکریا گەسۆ لە ڕوانگەیەکی انتقادی و تا ئێمە چاوێکمان پێ بکەفێ. شاگردان و دوستان اون بزرگوار همت بیشتری بکنن، علیرغم اینکه ممکنه به لحاظ کاغذی امکان انتشار آزادانه مجموع آثار ایشون نباشه، مثل همین کاری که من کردم به شکل کتاب الکترونیکی اینها رو کامل منتشر کنن. مثلا کتاب حکومت اسلامی ایشون رو چنین کردن، برخی سخنرانی‌های دینیشون توجه بکن کتاب حکومت اسلامی ایشون رو منتشر کردن به صورت PDF. برخی از سخنرانی ها رو منتشر کردن. توجه بکن کتاب حکومت اسلامی ها، حکومت
ئیسلامە سیاسی ئەم کەلەماتە بگرنها چونکە ئەمان هەست پێی همین گونه هست انجام شده. اما آثار دین سیاسی ایشون که بیشتر مورد منابع تحقیق من بوده، مثل اطلاعی های مختلفه که داده، نامه های مختلف ایشون، نامه های زندان ایشون، این موارد متاسفانه به شکل مرتب و منظم و جامع و کامل در دسترس نیست. پراکنده توی یکی دو تا سایت مثلا مکتب قرآن و مجاهد کرد اینها هست که من از اونا فراوان استفاده کردم، همه هم بهش اشاره کردم. خوشبختانه یک کتاب خوب منتشر شده به زبان انگلیسی که من رو معرفی کردم و بخش‌هایی که در مورد به اصطلاح 10 سال 11 سال پایانی زندگیشون هست بیشتر از اون استفاده کردم، به خاطر اینکه متاسفانه در منابع فارسی من مطلب مستندی نیافتم، به زبان کردی هم آشنا نبودم اگر در این زمینه چیزی نوشته شده. لذا خوب دوستان اون مطالب کردی رو به فارسی ترجمه بکنن و یک تحقیق جامعی در مورد حداقل مثلا 10-12 سال آخر زندگی ایشون منتشر بشه که منصفانه هم باشه. ببینید نه مفتیزاده معصوم بود، نه هیچ یک از علمای شیعه که ما داریم در موردش صحبت. توجه بکەن نە موفتیزادە مەعسووم بوو، ئەجێ تەواوە ئاسارەکەی بەنە دەرەوە، حەچیە ئیشتبای کردگە، حەچیە کاری کردگە بیدەنە دەرەوە. نە موفتیزادە مەعسوومە، نە هیچ کام لە عولەمای شیعە. من تەقەدس دروست ناکەم، هەروە کە بۆ ئایەتوڵڵاهای شیعە نەم کردە. کاورات داهانەیە شیعەی حکوومەتیە، خوندە کۆنە حکوومەتیە، تەمامە کەلەماتێکە بەکاریەوە دەزانی چۆن بەکاریەوات. فکرەکەی ئەمانەی لای خۆمانە مشە مش بکەن و خۆیان پاڵخن و مقکن و ساعاتێکە لەمێ قسە لە دەمیان بێتە دەر و هەروە فڕێی بە نەفەهمن و استدلال بکەن بەوەی بابا تۆ کەسە قبول نییە. نانە ئەمەزانی چۆن قسەکە. همه اینها بالاخره ئەمە یعنی ئەمانە گەرەکیانە بە ئاغای ئەحمەدی موفتیزادە حالەیەکی تەقدیس بدەن، لەزان نقاتە زەعفە ئەم ئاغا بڵاو ناکەن. ئەمەسە گەرەکی ئەمە بێژێت. هم نکات متعدد مثبتی تو زندگیشون وجود داره، هم برخی موارد قابل انتقاد. من کوشش کردم نگاه واقع گرایانه باشه و تقدیس نکنم کسی رو، اگرچه بهش احترام میذارم، من به مفتیزاده بسیار احترام میذارم، اما موارد به احساس میکنم میشد بهتر رفتار کرد. کما اینکه به زندگی دیگر علما هم که نگاه کردم همین نگاه داشتم، از اینکه بین 0 و 100 بگیم 100% پرهیز کردم. مفتیزاده هم انسان وارسته دانشمند و بزرگی بود که میتوانست در برخی مقاطع بهتر عمل کنه، کما اینکه اگر مسئولین جمهوری اسلامی اشتباه کردن، اونا اشتباه کردن، منتقدین و مخالفینشون بعضی مواقع اشتباه کردن. خود ما هم که زندگی خودمون نگاه میکنیم برخی موارد رو قابل نقد میدونیم. اگه این نگاه واقع بینانه در تحقیق ما حاکم باشه، یعنی به عبارت دیگر نگاه تاریخی و انتقادی، خیلی راحت‌تر میتونیم به نتیجه مطلوب برسیم. به خصوص با این نکته که من همیشه توجه بهش دارم که گذشته چراغ راه آینده است. یعنی کوشش بکنیم با فهم تاریخ، فهم انتقادی تاریخ گذشته‌مون، اشتباه گذشتگان رو تکرار نکنیم، از روش و منش اونها درس بگیریم و توشه‌ای برای آینده بهتر. نکته خوبی اشاره کردید. اتفاقا من این نقطه نظر شما رو حتی در مورد امامان اهل بیت دیدم که اونها رو از صفات فرابشری مبرا دونستید و با همون نگاهی منصفانه سعی کردید که اون لایه‌هایی رو که در طی تاریخ بر این اندیشه شیعه‌گری شکل گرفته و غالب شده به نوعی قلوب رو بتونید دور کنید و امیدوارم که در این مسیر بتونید موفق بشید. در مورد کاک احمد مفتیزاده من خدمتتون عرض بکنم، با توجه به اینکه خود من از جوانی هم متأثر از ایشون بودم و جامعه اهل سنت ایران و هم همین الان هم که صحبت میکنیم من بیاد تاریخ و لحظات ایشون میفتم، از قبل از دستگیری، بعد از دستگیری، نامه‌هایی که میفرستادن. یک اتفاقی فقط افتاد، حالا من شاید جاش نباشین بگم ولی خواستم فقط یادآوری کنم. در دوران زندان ایشون به نوعی
مطالبی رو که اشاره میکنه و به فارسی مینویسه و بعد 4 دیوان مثنوی به شعر کردی داره که حتی خود من هم نتونستم اونطور که باید از اونها استفاده بکنیم چون ترجمه نشده. ما شاهد تغییر نوع بیان و نگرش کاک احمد هستیم و همین هم دیگه من باید گفت بعضی مسائل رو بحث تاریخی شاگردان ایشون به 2 بخش تقسیم شدن. بخشی شاید در مورد ایشون یه مقداری زیاده روی کردن که نوع اندیشه ایشون رو برای خودشون ارجح دونستن نسبت به اندیشه های دیگه و برخی در این حد نبودن و گفتن خب ایشون میتونه اشتباه بکنه. همین عوامل سبب شد که شاید اونطوری که میگین اسناد به دست همه ما نرسیده و امیدوارم این مسئله حل بشه چون واقعا ما میتونیم از تاریخ از گذشته درس بگیریم و عبرت بگیریم. اما کاک احمد مفتی زاده همونجوری که من در مقاله شما دیدم شخصیت بی‌نظیری هست که باید معرفی بشه. خب آقای کدیور عزیز، شما در مورد مطلبی که شروع کردید اشاره به شخصیت ایشون میکنید در قبل از انقلاب، بعد از انقلاب و 3 مرحله‌ای که نشون میده ایشون حتی کلمه معاشقه مثلا یا اون دوران خاص ماه عسل رو به کار میبرید با آیت الله خمینی. این رو چگونه دیدید که با این از این اصطلاح استفاده کردید؟ سالهای 56 تا 58 حداقل قضایی بر ایران حاکم بود. من اون زمان 19 سالم، بنابراین خودم شاهد قضیه بودم و شخصیت کاریزماتیک آقای خمینی به گونه‌ای بود که کمتر فردی در ایران سراغ داریم که تحت تأثیر این شخصیت فرهمند به اصطلاح فارسی قرار نگرفته باشه. تفاوتی نمی‌کرد مذهبی باشه یا غیر مذهبی، شیعه باشه یا اهل سنت، دینی باشه یا عرفی، به اصطلاح سکولار و مارکسیست و امثال هم. وقتی من همین تحقیقات رو انجام میدادم در روزنامه‌های سال 58 اطلاعیه‌هایی دیدم از بسیاری از مخالفین منتقدین غیر مذهبی جمهوری اسلامی در حال حاضر چنان خلاصه تعریف‌هایی کردند که اگر الان منتشر بشه باعث شرمندگی بسیاری از ئەم تیکە من وەختێژم کاورە ئاخوند شیعەز دیپلۆماتیک قسە ئەکا خەیلی واجبە کە بە دقت گوێ بدەن. ئێمەی کورد عادەتمانە هەروە لێ ئەقونین و ئەڕۆین وەکو ئستدلال هەیە کە تێرینی تو کەسە قبول نییە. مەسەڵ وەختی گەرکمانە بەحسە وەحدەت بکەین با ماڵی یەکتری ڕێ بخەین. کاورە زانێژی چینی ژە من 19 ساڵم بۆ وەڵی ئینقلاب ڕۆژنامەکانم ئەخوێندەوە لە ناوێت لایای مختلفە تەمامە چێهرەهەیە کە ئیمڕۆ ناقەدە جمهوری ئیسلامین بەرزدە جمهوری ئیسلامین چنان تەمجید هەیەکیان لە جمهوری ئیسلامی کردگە ئیستە من بێرم ئەمانە ڕوو بکەن خەجاڵەتەکێشن. ئەزانی یعنی چی ئەمە؟ ئەمە یعنی ئەمەی کە تەمجید هەیەک کە نەفەقەت کاک ئەحمەدە موفتی زادە عەبدوڕەحمانە قاسملوو و تەمامە چێهرەهایەک ئێوە بەناو ڕەهبەران ناوی ئەوەن لە ئایەتوڵڵا خومینی و ئینقلابە 57 کردیانە و منزوری ئەوەسە ئەو ئاوا قسەکە یەکان نەتان دیگەژن وە مەشەمەش قسە بکەن و سیاسی قسە بکەن و پیچیدە قسە بکەن و ئاوەسە قسەی پیچیدە وەسە خەڵکی ئەوام نافامی تێ ناکە دەرک ناکە منزوری کێ بوو منزوری واضح و مستەقیمی ئەمەسە ئەدەیسە شەرمە خجاڵەتێکیشن ئەو شتانەی کە لە ئەوای لە ئینقلاب نووسا بوویان ڕووی بکەم بۆ خومینی. میخوام بگم این مطلبی که من نوشتم نه اختصاص به مرحوم مفتی زاده داره نه اختصاص به مسلمانان داره. میشه گفت ایران بسیاری از ایرانیان رو در بر می‌گیره. مرحوم مفتی زاده هم در اون شرایط قبل از انقلاب خودش هم در نامه‌هاش نوشته، اسنادهای از این نامه‌ها رو من گفتم. وقتی مقایسه میکنه مبارزات آقای خمینی رو با مبارزات با مواضع دیگر فقها و مراجع شیعه، واضحه که ایشون آقای خمینی رو ترجیح میده و میگه که اون داره با استعمار و امپریالیسم و صهیونیسم و استبداد مخالفت میکنه و در صف اول همچون مبارزه قرار داره
و مفتیزاده هم با همه این موارد مخالف بوده. به علاوه اینکه یک بچه مشترک دیگه هم داشتن، هیچ کدام اونها به مارکسیسم هم روی خوش نشان نمیدادن، چه از نوع روسیش باشه چه از نوع چینیش باشه، به خصوص از موضع مذهبی و دینی هم به این مسئله نگاه میکرد. این وجوه و هر دو به حکومت اسلامی باور داشتن، هر دو به اقامه شریعت به مثابه قانون باور داشتن. این وجوه مشترک. هر دو به حکومت اسلامی باور داشتن، هر دو به اقامه شریعت به معنای قانون عقیده داشتن. من بۆ ئەمانەیەژم ئەمانە مهم بۆ ئەوانەی کە ێژن ئەحمەی مفتیزا وتکێسی کارە سیاسی مەکەن. مەکتەبە قورئان هیچ نییە جۆز ئەمە. این باعث میشه که کاک ئەحمەد مفتیزادە ئاراء سیاسی و نەزەراتی کاتە کاک ئەحمەد مفتیزادە بۆیە کاک ئەحمەد مفتیزادە است. بۆیە فواد ڕۆحانی نییە، فواد ڕۆحانی ئستنادەکا بە ئەحمەد مفتیزادە، سعدی قوڕیشی، حەسەن ئەمینی استنادەکەن بە ئارای ئەو. آقای مفتیزاده در اون زمان پیغام‌هایی به آقای خمینی بفرسته در قبل از انقلاب، هنوز انقلاب پیروز نشد. وقتی آقای خمینی به ایران برمیگرده، ایشون جزء هیئت استقبال کنندگان از رهبر انقلاب به فرودگاه مهرآباد رفت. جزء استقبال کنندگان آیت الله خمینی به فرودگاه مهرآباد رفت. ئەم تاریخە بگرن چون من کارم هەست پێیان. و بعد 4 روز بعد، یعنی در تاریخ 16 بهمن 1357 که هنوز انقلاب پیروز نشده، ملاقات خصوصی با آقای خمینی داره و این ملاقات رو به ادعای خودش ضبط کرده، یعنی ضبط صوت برده و این ملاقات رو ضبط کرده. قول و قرارهای با آقای خمینی گذاشته. خب برخی از اونها محقق نشده و وقتی میانشون به هم خورده به اون قول و قرارها استناد میکنه که ببینید من در فلان تاریخ آمدم در مدرسه علوی با هم صحبت کردیم و این قرارات رو به هم گذاشتیم، ولی متاسفانه این قرارها انجام نشد. ظاهرا بر اساس اون چه که خودش نوشته، چون اون نوارت که من در دسترسیش نداشتم، ظاهرا جایی هم هنوز ندیدم افشا شده باشه، سند تاریخی محسوب میشه. دیسانەوە بە زوانە دیپلۆماتیکە ئاخوندە شیعەیە حکوومەتی قسەی کرد. ئەحمەد مفتیزادە لە مەدرسەی عەلەویە دیدارە کاتەکە خمینی 16 بەهمن 57 خودە کاک ئەحمەد مفتیزادە زەبتە سەود ئەوە، خودە کاک ئەحمەد مفتیزادە دەنگەکە زەبت ئەکا، قەرارداد و بین و بەسێتە کە ئایەتوڵا خمینی زەبتەکە. ئایستەیەژێت ئەم نەوارە سەنەدە تاریخیە کووە تۆ ئەچیژی کاک ئەحمەد دەرمۆردە کاکڵەمێشان بە دیوارە و وایوت کووا نەوارەکە سەنەدە تاریخیە. وەکو نەوارەکانە عەبدوڕەحمانە قاسملوو لە مۆزاکراتە وا حیزبی دموکرات شان ناداتە ژێری وەی ئەیداتە ژیارە گوڵ تیکەی بچووکی دابنێت، وەلێ بەڵاوی ناکات و عاشقانە قاسملوو بزانن ئەم ڕەهبەرە عەزیم و شەئنیانە چی وتکە. کووا نەوارەکەی کاک ئەحمەد مفتیزادە وا خۆی زەبتی کردە و خۆی ئستناد ئەکا پێی لە نووسینیەکانەیە. سر 2 مسئله با آقای خمینی بحث کرده. یکیش در مورد حقوق اهل سنت بوده که حالا در بحث قانون اساسی بهش به تفصیل میپردازیم. یکی دیگرش هم درباره حکومت شورایی بوده. تلقی ایشون از حکومت اسلامی، شورا درش خیلی غلیظ بوده. مرحوم طالقانی هم در میان علمای شیعه همین تلقی رو داشت. من اینجا برگشتم گفتم که واقعا مرادتون از شورایی بودن حکومت در چه حدی میتونه باشه؟ کتاب حکومت اسلامیش رو هم خوندم. میدونید این کتاب هم قبل از انقلاب در سال 57 مجموعه سخنرانی هایی بوده که ویراسته شده و بعدا اخیراً منتشر شده. خب تو فضای آرمانی تدوین شده که چندان با واقعیت سیاسی، اقتصادی، اجتماعی فرهنگی ما تناسب نداره. در حال میشه به این زمینه دوباره
دوباره پرداخت. اتفاقا آقای کدیور من صحبتتون رو قطع میکنم، حتی من یادم هست تلویزیون آقای خمینی فکر میکنم قم بودن در اون روز صحبتی کردن و مفتی زاده میخواست صحبت کنه، تلویزیون قطع کردن و از رادیو صحبتیشون پخش شد. در اونجا دقیقاً اشاره به همین میکنه که چون هنوز بحث رفراندوم جمهوری اسلامی هست به حکومت شورایی و ایشون تا آخر عمرش هم بر این امر خیلی تکیه داشت، اما این خب در تضاد، حالا اگر بگیم آرمانی و رویایی هم بود یا خلاف از واقعیت، اما در تضاد با ولایت فقیه قرار می گرفت. جدا از این که بالاخره این قانون اساسی هم قانون اساسی شیعی شد تا اینکه قانون اساسی اسلامی بشه، همونجوری خودتون اشاره کردید. اصطلاحی که آقای مفتی به کار برده به این در مورد قانون اساسی فکر می‌کنم مجادله جداگانه باید. بله این اصطلاحی بود که آقای مفتی زاده بەکار برد. تماشاکە کەدیوەر هەواسی هەست چۆن جواوە داتوە نایەڵێ قسەبخەنە دەمی هەواسی هەست. خواهش میکنم. من 57 هستیم، انقلاب هم پیروز نشده. بعد از چند روز دوباره هنوز بعد از پیروزی انقلاب 30 بهمن ظاهرا 57 یک هیئتی از کردستان میره با ملاقات با آقای خمینی رهبر انقلاب جمهوری اسلامی هم تشکیل نشد و آقای مفتی زاده به عنوان بزرگ و زعیم به اصطلاح مذهبیون اهل سنت کردستان در حضور آقای خمینی سخنرانی میکنه. یه سخنرانی کوتاه میکنه. بعد آقای خمینی هم یک سخنرانی نسبتاً متفاوتی با سخنرانی‌های دیگرشون میکنن. میگه که هم شیعیان هم اهل سنت هیچ کدوم حق سنت پیامبرشون رو، حق قرآن رو درست به جا نیاوردن. این نکتهش هم که میگم متفاوته به خاطر اینکه تو سخنرانی‌های دیگه به این نگاه دو طرفه نداره، نوعاً نگاه یک جانبه است. خب این صحبت در صحیفه امام و صحیفه نور درج شده، اسم آقای مفتی زاده اونجا نوشته شد. تو این فاصله یک نامه هست منحصر به فرده که آقای خمینی در عمرش برای احدی از علمای اهل سنت نوشته و اون به دانشمند محترم و مبارز بزرگ مثلا کردستان این خطاب نامه هست، آقای مفتی زاده. و در اونجا از مبارزات قبل از انقلاب ایشون تجلیل کرده، از بساوشهای مذهبی ایشون در منطقه تجلیل کرده و بعد نماینده خودش که آقای حسین نوری همدانی است که الان مرجع تقلید محسوب میشه، از مراجع تقلید نزدیک به حکومت هم هست، این رو معرفی کرده به آقای مفتی زاده و خواهش کرده که اگر شما مطلبی دارید میخواید به من برسه از طریق ایشون. این نامه نشون میده که آقای خمینی در زمستان 1357 آقای مفتی زاده رو به عنوان رهبر مذهبی کردستان به رسمیت شناخت. حتما هم بهش نامه نوشت. ئەم نکته مهمه چی باعث تفوق أحمد مفتی زاده بما بقي گردن کشانە ساحەی دین بوو؟ تأیید خمینی، رسمیت ناسین خمینی باعث بوو کە وەزنە کاک ئەحمەد نسبەت بە دیگەران فەرق بکات لە ناو جەماعەت ئەهلە سونەتە ئێرانە. نه صرفاً مقام علمی مذهبی. توجه کن. آقای کدیور، من یه نکته رو میخوام یادآوری کنم که شما هم در ویژگی هایی که در مورد کاک احمد اشاره میکنید میگید علیرغم که ایشون مفتی هست و یک شخصیت رهبر مذهبیه، خارج از لباس روحانیته، با لباس عادی کردی. آیت الله خمینی هم علیرغم که خب میگم چون خیلی چیز جدیدی هست در یک جامعه دینی، جامعه مذهبی یا روحانیت، فردی چون مفتی من تا ئەگرا ئەکتفا ئەکەم بە پەخش ئەم فایلە کە چۆن فرە کەسەڵ کنەندە ئەبێ داستانەکە. من گەرەکم بوو چی لەم فایلە بەرداشت بکەم. یەکەوەی کە ئاغای ئەحمەد مفتی زادە لە تەفەککورە خۆیە ئەوەی کە ئاغای ئەحمەد مفتی زادە متفاوتە کە دیگەران ئەکات اعتقادە بە ئیسلام سیاسی و حکوومەتە ئیسلامیە و مەجموعە سوخەنڕانی هایە کە تحتە ناوە حکوومەتە ئیسلامیەی کات وبعدين أم مجموعة سخنرانيانة تبديل أكن بكتاو تحت ناو حكومة إسلامي إشتا بيروانكي مدعين ككار سياسي ناكن نانجل كبيكا
مەسئلەی دووەم کە مهم بوو مەشروعیەت و ڕەسمیەت پێدان لە تەرەفە ئایەت الله خمینی بە ئاغای ئەحمەد موفتیزادە بە عنوان عالەمە دانشمەند بوو و مبارزە کوردستان. ئەمانە مەقامە کاورا ئەگۆڕێ. ئێمە با من ئێوە عودەت بدەمەوە. مەسەڵەن مەسەرە خالقی لەم تدەکسە قسەیە کرد، بەحسیە کرد کە شای ئێران ئیمپراتور بوو. ئەیوت لە جەشنهای 2500 ساڵە دەنگی منیان بڵاو کردو، خەڵکی زنە فرە پێی خۆش بوو، مردم بزرگانە سنە پێیان خۆش بوو، لە لای ئیمپراتورە دەنگم من بڵاو بگەسەوە. بعد منیان ئەوردە باشگاهە ئەفسەران گۆرانیم ئەوت بە یەک ئیلتیهابێک و تماشاکەن. ئەم مردمی کوردی ئێمە نییە بە حاشیە ڕاندن، نییە ئێتماد بە نەفسیان نییە، شخصیەتەکانە خۆیان بەلایەن و مهم نییە تا زەمانی دیگەریە تەئیدی نەکات، تا زەمانێک کە کەسێک بە ڕەسمیەتی نەناسێت. کاک ئەحمەد موفتیزادە کە نامە لە خومینی ئەسێنێت، ئەگەر بچیتە کەنتێکستە ئێرانی بازی زرنگتر بووگە لە عەبدوڕەحمان قاسملوو، خەیلی زرنگتر بووگە و توانی کەسی ئەوە مەشروعیەتە کەس بکە بۆ خۆی. لە شێخ عیزەدینیش خەیلی زرنگتر بووگە، لە مابەقیێ مامۆستاکانە دینیە کوردستان زرنگتر بووگە. ئێمە قەرارە بە ئینساف و قسە بکەین و بە حەقیقەت و قسە بکەین و پرسیار دروست بکەین لەسەر منطق و دادەهایە کەوا لە بەرە دەستمانە. ئەم وەزنە کە خومینی ئەیداد بە کاک ئەحمەدی موفتیزادە لێو دوا بۆ خومینی ئیجادە شکاڵەکە. تماشاکەن خومینی پێویستی هەست کە جامعەیە ئەهلە سونەتە ئێرانیش لە خەتە ڕەهبەریە ئەوە بوون. خومینی حتا ساڵە 67 هەر خەریکە تەسفیەکردنە ئەم جامعە بوو بۆ ئیقتیدارە خۆی، بە تایبەتی ئیتر کە ئاغازە سەرکوب شەدید و لێدانە لە ساڵە 61. و ئەمە ئەربابی ئەمریکا بوو کە یارمەتیەدا. تۆ بچۆ فیلمەکەی سادق و قوتبزادە بوێنە کە ئاغای خومینی کێز و کێ گەورەیەکە. دانەتیجە خومینی احتیاجی بوو ئیدێ تەئید بکەن بوو کە دیوەرئیژین لە ئەو کاسەتە گفتوگۆی ئاغای ئەحمەد موفتیزا و خومینی سەنەدە تاریخیە لە بینی مەوەنیانێ وەختێژی سەنەدە تاریخیانە مڵکە ملیە، تۆ ناتوانی بیوەی لە بینی بووی. تەوەجۆکەن تۆ ناتوانی بێ هەر شخصیەتێ بفرۆشی تۆ ئەمما کارەکانی کە خۆی استنادیان پێکات ڕووی نەکەی. لە ناو ئەو نەوارە ئەبعادێکی تر لە شخصیەتە کاک ئەحمەد و معامڵە و خومینی حتا و معامڵاتێک کە لە بینیان سوورەت ئەگرێت ئەنجام بێت. شخصە پەیمانە حەیدەری لە گرانەی گەرەکە بێژێت ئاغای ئەحمەد موفتیزادە جاش بووگە، تەرەفدارە خومینی بووگە. نا چون قاسملوویش بوو، چون خۆماس نییە بە دەورە دەمیان و دیار بێ، گشتیان بوون، گشتیان لە بیکیان بە ئاغا ئەوت، گشتیان ئێرانی بوون، گشتیان ئامادەی مزاکرەکردن بوون، گشتیان لە مزاکرات تەحقیرە کریان بەڵامە چوون، گشتیان حازر بوون بە مارکسیستەکەیانەوە لە ژێرێ دەسە حکوومەتی ئیسلامی خومینی هابن، بەڵام ئیرادیان بە ئەحمەدی موفتیزا گردیان و ئەحمەدی موفتیزا موسڵمانە. چون ئەحمەدی موفتیزا کورد بوو حازنەوە بچوون لە ژێر دەساوم، نا چون ئەمانە پۆستەکەیان بۆ خۆیان گەرەک بوو، فەرمانداری ئەوستانداری ئاسانداری شتێکیان گەرەک بوو. خەب پس تۆ لەگراوێنی خومینی نامەی بۆ نووسێ و لە ساحیفەی سەجادی خومینیە هەس. ئەمە من جانە بە ئینساف ڕعایەت کەم بۆ عەدێکی تر لە ئاغای ئەحمەد موفتیزادەتان بۆ بڵاوکەم و ئەحمەدی موفتیزا لە ئەواسەتە ساڵە 58 و ئیتر ئەچێ بۆرە و کرماشان.
و دووبارە شروعەکەوتە فعالیت سیاسی. ساڵە 60 شۆرای شەمس تەشکیل دەدەن، کۆنگرەیە ئەوەڵ کە من ئاماژەم پێکرد ئەهلە سونەتە ئێرانی واتیە، دارودەسەی ئاغای ناسرە سوبحانیشی واتیە کە ناسرە سوبحانیان کوشت، بە مەحز یەکگرتیان کوشتیان، ڕادیکالتر بوو دێشی تر. ساڵە 61 دوای ئەم سۆخەنڕانیە ئاغای ئەحمەد موفتیزادە ئەگرن، گوێ بەدەن لەم سۆخەنڕانیشە کۆتا. ئاغای ئەحمەدی موفتیزادە لەگرا خۆدیتان با شەهامەتە کامل لە عەقیدەی خۆی دفاعی کرد. وتی هەزارانی وەکو خۆمەینی حەدی نییە بەگا بە مەقامە عومەر بن خەتاب. شما بی شەرەفها، بی ئەدەبهای بی شەرەف. جارێ ئەو کەلمەی بێشەرەفە بۆ تەرەفداران ئاغای مەکتەبە قورئان کاتوو نووساویانە و جمێن ئەدێ و جمێنمان گوێ پێ. ئەمە کەلام ئاغای ئەحمەدی موفتیزاس کە بە نەزەر ئێمە ئەو جە شەهامەت ئاغای ئەحمەدی موفتیزاس ئامەسەکە ئێمە و ڕۆژە وتمان ئەحمەدی موفتیزا لە قاسم و خەیلی پیاکتر بوو، لەوانەی کۆمەڵ خەیلی پیاکتر بوو کە توانی لە کرماشانە سوخەنڕانی وا بکە. ئەمە حوسنەها هیچێک لە ئەحمەدی موفتیزا بابەتە نەزەرە خۆی کەم ناکاتەوە. یعنی ئێمە بین بێژین شەهامەتی نەبوو، واقعا شەهامەتی بوو. ئەوانەی تر لە ژێر دەست جمهوری ئیسلامیانەوەن، ئەمە موفتیزا لە ژێر دەستیان بوو. ئەم کەلامێ وت، ئەم قسەیە کرد. ئەمە ئێستا کە من ئەمە وت وە حوسنەکەیم وتوە ئەمانەی کە ئێژمی دیسانەوە هیچ لە بارە شەهامەتە ئەحمەد موفتیزادە کەم ناکاتەوە. وەلێ مادام کە گوێتاندا تام چەندین ملاحەزە بدەم دەرمەوردە ئەم سوخەنڕانیە. چەند ڕۆژێ دوای ئەم سوخەنڕانیە زاهران ئاغای موفتیزادە ئەگیرێت. فەزای ئەم سوخەنڕانیە فەزای ساڵە 1361. جمهوری ئیسلامی یعنی شەخصە ئایەتوڵڵاه خومەینی تەنگی هەڵچنیگە بە تەمامە یارانە کۆنەی خۆی. سادق و قوتبزادەیە کە خومەینیە کاتە خومەینی گیریاگە. سادق و قوتبزادە بە خومەینی وت بێشەرەف. مجاهدینە خەلق 30 خوردادە 61 تێی کردەگە. و دەستی کردگە بە شەڕە مەسەلەحانە. فەزایە کە ئەحمەدی موفتیزادە تیا قسە ئەکا، فەزایەشی شەهری وەرە ساڵ 1361 بێ. فەزایەکە کە مجاهدینە خەلق درەو ئەکا لە سپای پاسداران لە ناو خیابانە، کەنیشکە مجاهد لێیان ئەدا. فەزایەکە کە بەنی سەدر لێ هەڵگەڕی هەگەسەوە. یعنی خومەینی متەزەلزەلە تەوەجۆکەن، یعنی کەسێ لەو لەحزا
وەکو ئەحمەدی موفتیزا فکر ئەکا وەکو قاسملوو کە ئەچێتەکە بەنی سەدروتەکە مەسعود ڕەجەویان ڕێئەکەوێت و شۆرای ملی مقاومەت دروست ئەکا تەحلیلە ئەمانە مەسە خومینی ئەخەن چون خوێنی خەریکە تەنەچێ تەوەجۆکەن ئەمە هیچ لە کارە خاسە ئاغای ئەحمەدی موفتیزا کەم ناکاتەوە لە شەهامەتی کەم ناکاتەوە پس فەزایەکە ئەحمەدی موفتیزا لە خەریکەتیا قسەکە بۆتو خومینی شکیاگە بە خومینیژن دەجال لە ناوە خیابانە کی تەرەفدارانە مجاهیدینە خەلق ئەدەن لە سپای پاسداران مەسەلەی ئەوەڵ مەسئلەی دووەم کە ئیشێ سوالوێ لە کاکە ئەحمەدی موفتیزا کاکە ئەحمەد هەورامێژن قەسەمام توبی ئیلاهی یعنی تۆ تازە ساڵە 61 فەهمید ئەمانە جمێن ئەدەن و یارانە پێغەمبەر و ئەنسار و مجاهید مهاجرین تۆ تازە ساڵە 61 فەهمید تۆ نەتزانیێمانە هەر لە زەمانە عەلامە مەجلسی و کولەینی و ئوسوولەن حوسەینیە لە شیعە دروست کریاگە بۆ جمێندان حەت کە خولەفای ڕاشدین و عەشەرەیە مبەشەرە و ئایشە ئوم المؤمنین لە مزگەوت جمێن نادەن یعنی بەرنامەیانە مەسەکە بتوان لە حوسەینیە جمێن بدەن کاکە ئەحمەدی موفتیزا تۆ لە حوسەینیە شادە سوغەڕانیت کردگەنە لەو جێگەوە جمێنەدەن بە عەشەرەیە مبەشەرە و خولەفای ڕاشدین درستە سوالە مەسە کاکە ئەحمەد تۆ ئەمتە قەبلەن ئەزانی تۆ قەبلەن ئەتزانی ئەمانە شیعەن و ئەتزانی ئەمانە تۆهین بە عومەر و عوسمان و عەلینە عەشەرەیە مبەشەرە و تەلحە و زوبەیر و ئایشە و جمێنەدەن و گەشتیان و مەلعون و فاسدیانەزان هەتا ئەم کەلیوەرەیەژێ من فتوام داگە کە لازم نییە جمێنیان پێبن یعنی جمێن خۆر هەن وەلێ جمێنیان پێمەدە یعنی ئەزانی چۆنە ئەمانە گشتی جێگەی سوعالن کێشێ ئەمانە جوای بتماشە کە کورد خۆشی تێرە ئینسانە باشە هامەت خۆ شاید فرێ لە ئێمە دڵمان پڕە لە جمهوری ئیسلامی کاورا ئەم قسە ئەکا ما بەقی ناخوێنینەوە ئەحمەدی موفتیزا ئینسانی باشە هامەتێک بۆ قسەیە کرد بەڵام ئەو قسەی ساڵە 61 کردەگە شەهری وەرە 61 خوردادە 61 اتفاق کەوتەگە کوز هەبەر عەلەیه بەنی سەدر کردیاگە ئەگەر اشتبانەکەم فەزاکە خولاسە فەزایەکە لە خیابانە یارانە خومینی ئەدرێنە بەر فیشەکە مجاهیدینە خەلق و مجاهیدینە خەلق ڕێگە درۆکە موسا خیابانی مجاهیدین خەلق کوژیاگە ژنە مەسعود ڕەجەوی کوژیاگە و عەلەنەن مجاهیدینە خەلقێکی خومینیە دەجال پێی بە دەجالی معڕفیەکە بەس ئەحمەدی موفتیزادەیش ئەزانیستە وەختێکی هەڵگەڕێتەوە لێ ئەمە بۆی دانیا ئەوانە نەیژن کە ئێمە حەقیقەت نایژین واقعیت نایژین خب من ئەگەر لە بیرتان بێ لە ئیبتیدای دیبێتەکە پرسیارم کرد عمرە ئاغای سەعدی قوڕەیشی و ئاغای فوادە ڕۆحانی چەندێکە سوحالە گەورە مەسە ئەمانە بۆچی لە هیچ کوێ پەیژێکیان نییە زەکر زندگی نامە و تاریخ تەوەلودیان بکە تاریخ تەوەلودە ئەمانە بۆ شاریاگەسەوە ئەم تاریخە تەوەلودە چی واتی ئەمانە شاردگیانەسەوە تماشاکەم فوادە ڕۆحانیە ژێ من شۆرای شارە سنە بووم شۆرای شارە سنە ساڵە 57 گانێ ئێشێ ئەو جۆرەی کە ئەم لە قسەکانیایی وت من 13 ساڵم موگە فکر منزوری 52 بوو یا 56 بوو ئەگەر منزوری 52گە ئەوێت و 18 ساڵی شارە سنە چ بخامارە
دەوڵەتە شاهیە ئێران 230,000 نەفەر و گاوەڵی ئینقلاب. ئای فواد ڕۆحانی، یعنی شارە سنەوە 230,000 نەفەر جەمێت پیاەکی تیانە و تا تۆی 18 ساڵە بچی بیتۆ شۆرای شار بیتۆ نوێرە نەمەردەمە سنە دەستی چەپ و ڕاست خۆتە تەشخیص نەیەدا. کێ تۆی کردبوو بە کاندید کاکە حەمەی مفتیزا؟ تۆ 18 ساڵە بزانە شۆرا شار بازی و انتخابات بازیەکەن تا چەند میزان ئاوەکیە و ڕیش خەندە بە مەردەمە. ئیستە بۆ ئەگەر ئاغای ڕۆحانی ساڵە 57 18 ساڵیان بووێت، بشی 59 ساڵ 6 ساڵیان بێت، قیافەشی لەوە زیاتر ناخوا تبق قسەکانێک خۆی ئیکە. خب کاک ئەحمەد موفتیزادە ساڵە 1360 شەهریوەرە 1361 ئەگیرێت. خودم ئاغایانە ئێژەن حکمە کاک ئەحمەی موفتیزا 5 ساڵ بوو، بەڵام 5 ساڵ ئیزافە ڕایان گرت، یعنی بووە 10 ساڵ. خب سێ مەسەلەن 5 ساڵ ئیزافە بۆ ڕایان گرت. هەر لەو فیلمانە و لە چەندین سوخەنڕانیە سعدی قوڕیشی ئێژێت، مەسەن لە جێگەیەک ئێژێ وەختی جنازەی کاک ئەحمەدمان برد بیسپارینە خاک، ئیتلاعاتیەکان بزە بزیان و حەزیانە کرد نان ئەزانی مەکتەب قورئان دوای مەرگە کاک ئەحمەدە تەقیتەوە. هەر لەو مصاحبە کە تەکەی نارتیەیکە ئێژێ مەکتەبە قورئان دوای مەرگە کاک ئەحمەد و خەیلی قودرەتمەندتر بوو. لەگرا داستانەکە ئێمە دەست پێەکە. ئێمە بۆ مەرگە ئاغای ئەحمەدە موفتیزا متعسفین، بۆ متعسفین چون ئەحمەدە موفتیزا قوربانی کریا. بەنظر ئێمە بۆچی قوربانی کریا؟ بۆ مەکتەبە قورئان قوربانی کریا. ئەو 5 ساڵ ئیزافە کە ئاغایە ئەحمەدە موفتیزایان دانیا قەرار بوو ئەم شاگردە مناڵانە پێ بگەن تۆزی عومریان بڕاتە سەر. فرە مناڵ بوون بیانکەنە جێنشین و تۆ ئیستە تەوەجو ئەەکەی بۆ ئاغای سعدی قوڕیشی فواد ئێوە تاکی دەکەنەوە کە کاک ئەحمەد 4 نەفەری پێ نزیک بوو، 4 نەفەری پێ نزیک بوو، ئرتباط ڕقەتە قەلبی بوو. کاکە گیان ئەری باوەڕەکەی ئێوە مەقامە دینیش بە ئرسی ئەفرۆشن. تۆ واسەیتە مەسەن کاورا سەردارە سپاس کوڕەکەی شێوێت و سەر لەشکەر، ئەیوە هەر لە ڕۆژێ وەڵێەوە دەرەجەی سەر لەشکەری دایەنی. کاورا باوکی عەلامەس ئەمیش یەهۆ لە دایک و عەلامە لە دایکەی ئەوێت. تەوەجۆکەی وەسە کاورا کیمیایی کارگەردانە هەروە زۆر فولادە کیمیاییش ئەکاتە بازیگەر باوکی کارگەردان. ئەم دین و دیانەتیشە وەک شتێ ئرسیەنە ئرسیەکە مەسڵ کاورە کوڕە شێخ فڵانە داکەفێ لە دامەنە شێخ فڵان ئیتر ئەمانە خانەوادەتەن خوا فوی تێیان کردگە مقەدەسن قیداسەت دە قیافەیانە ئەواری خانەوادەتەن مقەدەسن فویان تێکریا. ئەمانە قەومێتیان ئەستە کە کاک ئەحمەدە مشتێ مناڵ بووگن. یەک 10 ساڵە کاک ئەحمەد مەشایە لە زندان وایە بعدی 2-3 مانگی ئازادی یەکەن هێنێ قسە بکە یە عەدەیش دەوری بگرن و تەئاتر و نەمایشی بازی بکە و لە پڕێکە کاک ئەحمەد بمرێ. کاریان هەست بە مەرگە وەم ئازادیە.
ئەمە سوعالە بە نەزەرە ئێمە ئەمانە سوعالن. ئەمە دەلیلێکی نییە ئاغای سعدی قوڕیشی بۆ ئاغای فوادە ڕۆحانی بۆ خاتری ئەوەی کە مەقامە خۆیان حفز بکەن دەست بوون بۆ تەوەخومات و قسای ژنانە و خەوی دیگە ئەو هات کەسە خەوی و لە خۆوت کیسی و ارتباتە ڕقەتە قەلبی مەوجود بووگە. ارتباتە ڕقەتە قەلبی ئەم قسانە بۆ ئەکرێ. ئەمە سوعالە دووەم، بۆچی حەسەنە ئەمینی دروست ئەکرێ؟ چی دروستی ئەکا؟ بوو مەکتەبە قورئان ئەوێت و دوو خانش ئەکسەریەتە سعدیە قوڕیشی و شۆرای مدیریەتە مەکتەبە قورئان و حەسەنە ئەمینی چێ ئەم کارەکە؟ بە باوەڕ ئێمە ئەمە شێکارە نەهاتای ئەمنیەتی بێ. بۆ؟ چون تۆ ناکری یەک قەراعەت بکەی لە مەکتەبە قورئان، چون ئەو جارمکانی هەست قەراعەتێکی مستەقل بێتە دەرەوە ئیجتیهادێکی تر لە نەزەراتە ئەحمەدە موفتیزادە بکات و بترازێ و تەواو پەیکەرەکە بوات. لەذا ئەشێت دوو قەراعەت بۆ ئیتمینانێک کە قەراعەتە سەووەمێک نایێتە دەرەوە دروست بکەی. دوو قەراعەتە متەزادی یەکتری. ئوسوولەن حەسەنە ئەمینی بە عنوانە حەڵقەیە زەعیف قەرارە بچێت چهرەیەکی کەریهی زەشتی بێ و دەم و چاوە ناشیرین و ڕیش و مو هەڵکێشە دەسی و ژن بازی و فەسادی تەکە سپای پاسدارانە و حەسەنە ئەمینیە فاسدە ئیشی دروست بکرێ. بە باوەڕە من ئەگەر قەیرەزە مەسە سناریۆیەکی تر وە زەهنەیەوە خوابێنی ئەم حەسەنە ئەمینیە هەرە و ساڵە 60 میژەگیرێت خۆیانە داعاکە نیجیریاگە. ئەمانە پوختە ئەکرێن و ئازاد ئەکرێن بە شەرتەها و شروتەها. بۆ دوو ڕەوایەت هەست لەبەرەوەی ڕەوایەت سەوەم دروست نەوێ و لذا تۆ ئیکتفاکەی بەم دوو ڕەوایەتە و لذا قدرەتە سعدیە قوڕیشی و فوادە ڕۆحانی قبوڵکەی. با من سێ چوار مثالتان بۆ بێرمەوە لە ئێوە لە من باشتر حاڵی بوون. بۆتم ئەحمەی موفتیزا بێچارە قوربانی بوو ڕەحمەت بێ بۆ مەکتەبە قورئان لەبەرەوەی مەکتەبە قورئان بمێنێ کاریان هەست بە مەکتەبە قورئان. بەزان لە فیلمەکەی گاتفادرە لە بەشە یەکە دانی ئیتالیایی تێت گەرەکی بێت لە گاتفادر سەرمایە بسێنێت لە دۆن کۆرلۆنە سەرمایە بسێنێت کە کارە مەوادە مخدر بکە. جەلەسێ دانێتە کیا و کوڕە گەورەکەی دۆن کۆرلۆنێش دانیشتگە. دۆن کۆرلۆنە ژێ کارە مەوادە مخدر کارە چەپەڵێکەوە من نایکە. کوڕە گەورەکەی ژێ وەلی بابا سوودێکی خاسی واتیە ژێ تۆ خەفە بووە ئێمە کارەوە ناکەین. کاورا چێتە دەرەوە دۆن کۆرلۆنەی خەو کوڕە گەورەکە یەگرێ ژێ هیچ وە قسەکان و نیاتە ناوت دڵت وەختی غەریبەوە لەگرا بەحسی مەکە. بۆ؟ چون ئاغایە مەوادە مخدر فرۆش وتی دۆن کۆرلۆنە وا لەسرە ئەم خانەوادەوە ناڵێ من تجارەت کەم ئەمە کوڕە گەورەکەی ئەم تجارەتە ئەکا. ئەگەر ئێمە بدەین لە دۆن کۆرلۆنە بیکوژین کوڕەکەی ئەوێتەوە ڕئیسە فامیلی و ئێمە ئەتوانین لەگەڵ یا معاملەکەین. لذا چون دۆن کۆرلۆنیان تێرۆر کرد. ئیسە ئەمتانە بۆ دروسەوێ ئەلا ڕەقمە تەمامە جەهالەتهای سدیقە کەمانگەر. سدیقە کەمانگەر یە لەجبازیەکی واتیایە یە بغز و حرسێکی واتیا بەرامبەر بە جمهوری ئیسلامی لە یە سەردەمێکە بۆیە ئیشێ بمرێت و ئەیکوشن. ئەمما هیچ کەس قەستە ترۆر عەبدوڵای موحتەدی ناکە. من ئەم مثالانە بۆ ئەدەم بۆ ئێوە تا بزانن یە سری چهرە ئیشی بکرێنە قوربانی کە تۆ پەیکەرەیەک ڕەهاکەی و ئەز لە بەرەوە ئەدەیەکە ئامادە کردووی قابلە معامڵەن کە پێیان پۆست و پایە بدەوە چەرخەکە بچەرخێ بۆ گشت کەسێک. ئەم ئاغایانە ئەوەڵە ئینقلاب
و ئەم تەلاوتماتە مناڵن، عەقڵیشیان نییە، پوختەگیشیان نییە، ناتوانن مدعی بن ئەو قودرەتانە ئەس دەتوانن ئەو کاریزما بگرن. بە تایبەتی تۆ ئەگەر ئەو قودرەتت نەوێت و لە دیگەران و بیگری ئەم تەئیدیە ئێشی فرە زەحمەت بکێشیم. باڵێ من ئەو دەتانە دەبوو بۆ مەسەلەیەشی تر. وا لە بیرتانە سازمانە حقوقە بەشەرە کوردستان دانریا و ئاغای سدیقە کە بوودوەندیان خستووە زندان بۆ خاترە تەسیسە سازمانە حقوق بەشەرە کوردستان وە کارها و فعالیتایەکە لەوێ کردگێسی 10 ساڵ زندانیان پێدا و ئەم ئاغایشە چەپ و ڕاست ئەتسا بە قەزایە کرد و پرچی شۆڕە کرد و ڕژی درێژە کرد. های ئیجلالە قەوامی معاونە ئەم بوو. ئەمە ئیجلالە قەوامی لە شارە سنە بابایە کرد و ئەچووە ڕێوە. تەکە تەلەڤیزیۆنهای مختلف بە عینوانە سوخەنگووی سازمانە مافە مرۆڤ کوردستان قسەیە کرد. خێرێ خەندەدارە تۆ ساحێوەکەی بگریت، سوخەنگووەکەی ئازادانە بگەڕێەوە باسە ئەم سازمانە بکە. ئێستا تۆ وەزانی بۆچی ئاغای سعدی قوڕیشی تێت ئێژێ نە کاک ئەحمەد ئێمە کارە سیاسی ناکەین. چرا تۆ کارە سیاسیشی بکەی چون کاک ئەحمەد بۆیە کاک ئەحمەدە باوەڕی بە حکوومەتی ئیسلامیە، ئیسلامە سیاسی قبوڵە، جەهادگەرە، ڕادیکاڵە و خومێنیشێژە بێشەرەف. تۆ جوراتە هەست بە خامنەی بێژی بێشەرەف و تۆ نایژی کاک ئاغای فوادە ڕۆحانی کاک ئەحمەی موفتیزا منشورە و ئەم منشورە هەر جێگەیەکی شوورێکی واتیە. ئەرێ ئەم شووری بەشی ئینقلابیگەری کاک ئەحمەی موفتیزا بۆ نادراتێ دەرەوە، بۆ ئەم بەشی نادرێتە دەرەوە، حەزی پێ ناکەن. چۆن ئەو ساڵە 61 لە ئەوجە بگیر و شەڕ و بەند لە یەکتریا توانێ بە خومێنی بێژێ بێشەرەف. تۆ ئیستا ئامین و سەلیم پاڵت داگەس و عەلی خامنەی فاسد دەوێ دانیشکە ناتوانێ بە عەلی خامنەی بێژی بێشەرەف. چۆن ناتوانن؟ پس تۆ ئەوێنیت تماشاکە ئەیدێشان تێنێژن ئەحمەی موفتیزا وت کێسی من ئشتباهاتم کردەگە لە قەبلا. ئەم ئشتباهاتم کردگە لە قەبلا وەختی ڕوونی نەکەنەوە هەر کەسێ ئەزەن نەخۆت ئەوێت و یارامدا جەریانە. دقیقەن کاک ئەحمەدی موفتیزا لە ئشتباهاتێکە کردگەسی منزوری کامە بووگە؟ سوالەوە ئایا منزوری لە ئشتباهکردن ئەمە بەسە کە چووگە تەکە شخصە عەلی ئایەتوڵڵا خومێنیە هاوکاری کردگە وعدەی گرتگە باوەڕی بە حکوومەتە ئیسلامی بووگە و ئەمە بە ئشتباه ئەزانێت؟ ئایا منزورتان ئەمەسە؟ بۆیە تۆ بە موباهات و ئەم نەوارە ساڵ 61 ئەدەیتە دەرەوە، بە موباهات و ئەیدەیتە دەرەوە، چون تۆ نایژی منزوری کامە ئشتباهوگە. ئیستا مەسەڵەن یەکێ بێت دێخەی سعدی قوڕیشی بگرێت وەکو ئێژێ ئشتبای کە ئەحمەد لەکوێ بوو؟ ئێژێ ئشتبای کە ئەحمەد لەوێ بوو وا ساڵە 61 بە خومێنی وتی بێشەرەف فرە ڕادیکاڵ بوو. بۆیە کاک ئەحمەد خۆی وت کێسی من ئشتبام کردکە. تۆ ئیشی بێ مشەخەسەن بێژی کاک ئەحمەد منزوری لە ئشتباکانی کامە بوو؟ ئەوەی کە هەڵگەڕیاوە بە خومێنی و دارودەستی خومێنی وتی بێشەرەف، بێ ئەدەب بێشەرەف، یا ئەوەی کە تەکیانە کەوت و ئشتبا بوو؟ کامیان ئشتباس؟ مشەخەسەن شۆرایە مەکتەبە قورئانی سەبێژی کامیان ئشتباس؟ کامیان مەدە نەزەرە ئشتباهاتە ئاغای ئەحمەی موفتیزا بووگە؟ ئەوڵ ئەحمەی موفتیزا لە تەمام زەوایای تەسمیماتە سیاسیان نیشان ئەدان هیچ ئوفق و دیدێکی سیاسی نییە و لە هەر کوێیەکە کە دەسی بۆی برگە تەپیگەوە کەوتگەوە نەیزانیگە. پس ئەمە باتڵ یەکاتەوە علم لدنی و استراتژیست بوون و ڕەهبەرە سیاسی بوونیە.
چون هیچ تەشخیصێکی دروستی نەبووگە هیچ و تەنتەن مەوزعی گۆڕیگە ئەمە مەسەلەیەوە و ئەمە تحلیل ئێمە کە کردمان ئەگەر بەرخەلافە ئەمەسە ئێوە بێن بێژن پاشەکەم مەکتەبە قورئانە مەشیایە بمایەوە لە دڵام ئەحمەدە موفتیزادە نەئەکریا قرائەتێکی ڕادیکاڵ دەربێت نایکریا دەربێت دوو قرائەتێشێ دەربێت یەکی حەسەنە ئەمینی و یەکێ سعدی قوڕیشی و ئەمانەوێتە ئەمایش بچنە ناوە حاڵەیە قەداسەتدانە بە کاک ئەحمەدە موفتیزادە کاک ئەحمەد موفتیزادە وەختێ تێتە دەرەوە ئەوەڵین سوخەڕانیە لە زندان تێتە دەرەوە ئەی کات ئێژیاقە مەمکەنە بوت من گوێم داگە و سوخەڕانی مەگوێداکە مەمکەنە بوت و بوتم لێ مەسازن و تەقدیسم مەکەن و پێغەمبەر ئیسلامیژی ئەنە بەشەرون مثلکم و ئالەم قسانە ئەمانە بوو هەر کاکە ئەحمەد گەورەکەن لە پشتە حالەیە کاکە ئەحمەد گەرێکیانە خۆیان بشارنەوە چۆن ئاسارە کاکە ئەحمەد چاپ ناکرێ وەلی تۆ بە ئاشکارای عالەم کاکە ئەحمەویت و سوخەڕانی دەربارەی ئەکەیت و ئاساری تەرجمە ئەکەیت و تەفسیرە شعری ئەکەیت و عەکسی دائەنیت و یعنی چی کتێبینە قەت چاپ ناکرێ تۆ واقعەن فکر ئەەکەی ئەمە ئستدلالە قەشەنگێک ئێمە باوەڕی پێەکەین تۆ ئەمەلەن ئەلبەتە توی شوێنی قسە بکەیە تا مردم باوەڕکە شەهامەتیشە شجاعەتیشە مەسەڵ خمینی نێژی ئایەتۆڵا بێژی خمینی مەسەڵ بێژی ئیتلاعاتیەکان ئێمەیان مەسخەراکردن سە بێ بخوێن تەبیعەتەن مەسەڵ حیزب دموکراتی شێژە کوڕە مردم باتە کوشت تا هاوکاریەکە دەرنەکەفێ لذا ئەمانە مناڵ بوون 10 ساڵ ئەحمەی موفتیزایان گیردا ئەمانە ئامادە کریان ناگەهان مەکتەب قورئان دووبارە دروست بوو ئای سعدی قوڕیشی چۆن دوای مەرگە کاکە ئەحمەد شەخصیەتە کاریزماتیک علم و توانە ئاغای ئەحمەدە موفتیزادە شرایطە ئینقلابیە ساڵە 57 نەیتوانی مەکتەبە قورئان گەورەکە چۆن شرایطە سەرکوب و خەفەقانە دەهەیە هەفتە ماجرای قەتڵهای زەنجیرەی کوێ دانشگاه تێهران چۆن دەهەیە هەفتە توانی مەکتەبە قورئان بتەقێنی تۆ بەچی بە ڕاندهای حکوومەتی بە وامهای کەلان دائیرکردنە شرکەتهای مختلف هەر لە ماسە شووی و بوتون ڕیزی و تا شرکەتە جاچکەی وەن و تا ئەنواع و ئەقسامە دوکانهای مختلف و بورجسازی و نزول و ئەمانەسە ئاغای سعدی قوڕیشی تەقاندیوە مەسەر ڕێگەی کاکە ئەحمەد 300 ساڵی تر تۆ تەسکیەی نەفس ئەکەی واقعان ئەو وەختە گاتە ئێوە وایە شەرایطە مەکیە بۆ پێغەمبەر ئیسلام لە شەرایطە مەکیار کە قسەی پێ کرد جوابی نەداوە پێغەمبەر ئیسلام لە شەرایطە مەکیە قسەکانی خۆی خوارد و قسەی نەکرد دعوەتە خۆی دەسی لێ هەڵگرت نەیوت ئەوانە ئەباتیلن من ڕاستەکەم نەیوت شەرایطە مەکی پێغەمبەر ئیسلامیان تهدید کرد تەوتەیەی قەتڵیان کرد عەلی نیاجی خۆی بردیانە شەعبە ئەبی تالب تەحریمیان کرد هەر تەحریکە پێغەمبەریان کرد پێغەمبەر دەست بووەوە دفاع بکا لە خۆی و دفاعی کرد لە خۆی کاکە ئەحمەد موفتیزادەتیان گرت 200 قسوور 300 نەفەر لە ئێوەیان گرت ناسەرە سوبحانیانە ئێدام کرد کاکە ئەحمەدیان کوشت ما بەقیە حەبسە فڵانیان چیشە چۆن ئێوە وەکو پێغەمبەر ئیسلام دەستان نەوەردە شمشێر ئوحود و بەدر و خەندەق و چۆن دەستان نەوەردە شمشێر ئێستا تۆ وایەتە شەرایطە مەکیە مناڵە خەڵەتێنی قیاس و خۆتان تەکە پێغەمبەر ئیسلامە هیچ ئیرادێکی نییە وەلی قیاسەکە مع الفارقە درۆ ئەەکەین بەحسە ئێمە ئەمەسە درۆ ئەەکەن ئێوە کاکە ئەحمەدی نییەن ئێوە کاکە ئەحمەدتان کوشت لەبەرەوەی لە دڵە بوتە کاکە ئەحمەد بنیانشی نفاق لە جامعەی کوردەوار دروستکەن بە ناوی ئەحمەدی بێچارەیە موفتیزاد ئینسانێک کە خەتای فرەی کرد تەلاشی کرد ئشتبای کرد یەک لە دوای یەک ئشتبای کرد من ئەحمەدی موفتیزادە بە سەرکردەیەکی دینی ئەزانم بوویە ئیدعانەتەوەیەکەیم ئەسڵم بەلاوە مهم نییە وەکو قاسم لەو دەسی بۆ ناوم وەکو مەلایە ناسم
وەڵێ قاسملوو داستانی فەرقەکە. پس ئەحمەدی موفتیزادە ئەکرێتە قوربانی مانگی 2 مانگ چەند مانگی دوای ئەمەی کە فەوت بکە ئازادی یەکەن و مقڕرە کە یەسری قسە بکە. و عیدەی ئینسان تەئاتر بێن لە دەورام ئاغا دەرکەون و فیلم بگیرێت و بۆ خاترەوەی بنیادە مەکتەبە قورئان داڕژێت و بە کادر ڕەهبەری جدید ئوفق جدید نگاه جدید کە دیوەر وتی ئاغای ئەحمەدە موفتیزادە ئیسلامە سیاسی وجه اشتراك ئیسلامە سیاسی قبول شریعەت بە عنوانە قانون جامعی قبول باوەڕی بە حکوومەت ئیسلامی بوو. چۆن تۆ ئیسە باوەڕە پێ نییە؟ چۆن تۆ ئیستە موسڵمانی و بەسەر شانت واجبە لە بەرامبەرە زۆڵما قیام بکەین؟ ئەسە موسڵمانی بەشەری حقوق تەبیعیە تۆ ئێژێت تەجاوزکردنە بە کەرامەتە تۆ سندنە ئازادی تهدیدە گیانت تهدیدە مالیکیەتت ئێشێ بیتە خیابان و لە بەرامبەر فەساد و زۆڵما بوێسی وە شەڕکەی بۆ نایکەی تۆ شەڕوە چیەکەی وە دانانە شرکات وە کۆبوونەوە دەوری یەکتری و مەولا سەلیم یا سەلیم و دەف لێدانەوە خەلسە چون و کاکە ئەحمەد بەڕاستی منشور بوو هەل هەر شوورێک و شوورێک هاتە دەرەوە ئەمە مبارزە کاکە ئەحمەد وا لەبەری چاوها و نەواری بێشەرەف خومینی لێ بە تووشی هەڵسە 2 دافە بێژە بێشەرەف خامنەی بێژە لێ بۆ نایژی ئەم بۆعدێ ناپەسەندە ئەمە بۆعدە کەس وا ئیشتباکە دەزات و ئیستەیشی پێی بێژی کاکە ئەحمەد منزوری چ بوو لە ئیشتباکان کردی ئەوەی کە بە خومینی وتی بێشەرەف یا ئەوەی کە چوو بە شوێنە خومینیە کامیان ئیشتباهە؟ لذا ئەم سوالانە سوالهایەکن کە ئێشێمانە جوابی بانەوە. ئای سعدی قوڕەشی تۆ چەند ساڵتە؟ کاکە ئەحمەد موفتیزا بۆ 10 ساڵگیریە دەن تۆ چۆن دوای کاکە ئەحمەد موفتیزا توانی مەکتەبە قورئان بتەقێنی؟ خودە ئەحمەد موفتیزا نەیتوانی تۆ چۆن بە ناوە ئەحمەدی موفتیزادە بە سایە ئەحمەدی موفتیزادە تۆتی دیکلەمەی شعریەکەی تۆ ئای نیشتمانەکەم و ڕێگەی چەکمەچن خراوە و بێنە ڕێگەی ڕاست و تۆ چۆن توانی بە دیکلەمەی شعر بیگەینە تەگرا بە تەفریحات و جالبە سەحفەی هەر کامێنێکی تماشای ئەەکەی گشتیان کوونە وەردن یەکی کراسێکیان داگەسەم لاوەکی تێڵایەوە دەستیانە و بەم شاخ و داخە تۆ چۆن توانیتە بە کوونەوەردی و بە تجارەت و بیزینس و ئەو قاتە فراقەت و دانانە شرکەتایە مەسرفی و تەولیدی و تەفریعات ئاغرا هەفتە بیتەقنیتەوە مەکتەبە قورئان تحت ناوە کاکە ئەحمەد موفتیزا. داستانە حەسەنە ئەمینی ئیتر کاملە پڕ وازێ حەشکراس. حەسەنە ئەمینی پۆلیسە خۆ پۆلیسە بەدی دروست کردگە حەسەنە دەستگای ئەتلاعاتی حەسەنە ئەمینی چێرە کەسیفە فاسدە نادروسە کەس کەوا لەولا کە ناوێت گەورە بوێت چون فاسدە کەسیفە گشت کەسی وێنێ گەورە ناوێ امتیاو دریاگە وەلی ئەمیەکی نەرمە بەر شیرین بەرئەلی هەرزشای اجتماعی جامعەی کوردستان نەویسیاگەنا بابزانن خیلی دروستە لە بەقی خەریکن ڕەفتارەکەن وەلی نەرمە بڕ لە ژێرەوە چن سێکە من بەحسم سەرکردایەتیەکەیسیە ئاو شۆرای مەرکەزیەتە واغایە فوادە ڕوحانی و سعدی قوڕەیشیە ئەمانە چەند ساڵیان بووگە کە یەهۆ ئەتوانن بیتەقنن و کاکە ئەحمەد نەیتوانی کە بیتەقنێت و گەورە ئەوێ چۆ کاکە ئەحمەد لە ئاسمان و زاهر ئەوێ گەورە ئەوێ بۆعدە ڕەوانی کاکە ئەحمەد گەورەیە کە شەهادەتەکەی گەورەی کرد کاکە ئەحمەد حەی و حازر لەوێ بوو کەلامی بوو دەنجی بوو قسەکانی بوو پێویستی نەیەکردەوەی شێعرەکانی دیک لەمەکەی تۆ خۆی نەیتوانی وایە پێ بکات تۆ چۆن توانی دوایە پێ بکەیتە لەگراسە کە تۆ ئەوێنی بە ئاغازە مەکتەبە قورئانە داهەیە هەفتە داستان کولە متحولە ڕاندهایە عەزیمە حکوومەتی وا لە پشتیە بۆچی بۆ ئیجادە ئینشقاقە لە جامعەی کوردەوارە ئێمە
بۆ دروستکردنە فرقەوە سەکتێکی ئینحرافی هەم لە چوارچێوەی و نگاه خۆیانەوە هەم لە چوارچێوەی ملی وە کوردیوە کە بتوانێن شقاق لە جامعە ئێمە دروستکاوە کارکردی بێ لە تەداوە مسڵتە وەرە نابودیە وەڵای ئێمە 300 ساڵی تر امکانیش هەست هەرە متفاقە نەکەفێ ئەی تۆ بۆ هاتکی ئەی تۆ بۆ مەکتەبە قورئان بچین لە ئەبعادت دەروونەوە بەڕەسیکەین ئەی تۆ بۆ لە ئەبعادت دەروونەوە خوات متەحول ناوی تۆ گەرەکتە وە بورج سازی متەحول بووی لە دەروونەوە پەیمانە حەیدەری وتی ئێمە لە کون زامەکانمانەوە هاتکینە سەر دەرۆ تۆ ئاسا نەزانین زام چه شەکلی ئای قوڕەیشی ئای فواد ڕۆحانی چه شەکلیە زام بۆ ناتوانین دەرمەوت زامەکانە قسە بکەی تا بڕۆی شێعری کاک ئەحمەد بخوێنی تۆ و بەڕاستی و کاک ئەحمەد و شێعرانەی لە زیندان نووساکەی لە کون زامەکانی خۆی بۆ خۆی نووساگیسی تۆ بە ناتوانانی بێتی شێعر بنووسی وەکووە و ئێستا خاسە خراوە تاواناس تەوانانیە هەرچی هەساچی نییە تۆ بە ناتوانانی بنووسی ئەرە وەڵا بەرا تۆ زامت فرەس واقعەن برادرانە عەزیزم و ئەوانەی والیم تووڕەن و بەرخوردە خراوم کردگۆم لە کانگای دڵمەوەیشتم و ناوچاو ترشیاگم و بۆی گۆراواکەمە هاتکە و بچوو باس خڕانەکان ئەمانەی گوێ بە ئاسان عەجیب و غەریبە بابا تۆ خەریکی چی ئەشاری تۆ خەریکی چی تۆ لەم جامعە یەکێکە دروست کردگا خەریکی وەکو زال و چنگە خەیتە ناوەم جامعە ئەحمەدی موفتیزایش و انحرافدا و خونسات کرد و ساکت بوو ئەحمەدی موفتیزا تەواو تۆ ئایستە لەمە زۆڵم کەسیفتر نییە لەمە زۆڵم نادروستتر نییە جمهوری ئیسلامی فەسادە مطلقی دانیاگە عەلی خامنەی هەر تەرەکان دیەم فەسادە بابە خۆمێنیە نەفەسێکە کێشا لە ژێری یا ئەتکوشت یا چوار پاسدارە ئەکوشت یا بلاخەرە یە کارێکە ئەکرد تو لە زەمانە خامنەی یا خامنەی دەستی کردگەسە و کونا ڕستقەکە گشتی کردگەسە سەربازە وەلایەتی فەقی گشتی کردگەسە بەسیجی گشتی کردگەسە شیعە مشتی مزەخرف تو بوس و کوتت کردگە لەم گشتە فەسادە تو چون لەناوەم گشتە فەسادە زێنگیت دەیەم ئیسلامە تۆ ئەم دینە تۆ ئەم کاکەحمە و ئەم مەکتەبە گەورە و دەردەکەیە خوا کەی ئەم تەحولت دەرونیە لە تۆ ومولاي سليم تحمل الدولونية كري يا محمد نعوة كان خوشة عراقة قولة بونا ونوشة تو ناتواني لناو الجامعيكا وان هاريان نابودي وتجاوز سرزمينك نابودو بيدادك تو دانشو بمولاي سليم تحولت يا إيجاد بيت فقر و فساد و تجاوز و نابودی مردم تکانە نادا مەولای سەلیم تکانەدا ئەو هیچ ڕەوان شناسی ناتوانێ بجز معلمینە ئیلاهی بچێتە دەروونە ئینسانۆ ناتوانێ بچێتە دەروونە ئینسانۆ تۆ یعنی تۆ چی تۆ شاگرد معلم ئیلاهیت تۆ توانێ بچیتە دەروونە ئینسانۆ کۆرام دوکانە جامکەن بابا یعنی جواوەم سوالانە بەن و واقعان تو کیف و پێ کردگە وام ئەگەری ئەحمەدی موفتیزامە خەتەرناک نەبوو بۆ جمهوری ئیسلامی مەگە جمهوری ئیسلامی ئەحمەدی موفتیزایی نەکوشت کاکە ئەحمەدی نەکوشت بەرخوات نایەژی کوشتی دەی چۆن تێڵێ تۆ فعالیت اقتصادی بکەی چۆن ئەگەر تۆ خەتەرناکی وامە کەلانە بانکێتوانی بگری چۆن ئەتوانی جەلەسات بەرگوزار بکەی 100 نەفەرە و 50 نەفەرە و تەفریحاتە مختلف کۆرە بابە تۆ هەر تەجەموعی دروست کەیشی بچی مجوز بگری لە جمهوری ئیسلامی زەمانی گەرەکتە بکەیشی بچی مجوز بگری تو داوای پوڕ لە مردمەکەی بۆ کۆرۆناییات بکەیتە گیرفانە جمهوری ئیسلامی ناژێت تۆ چێکارەی لەگەڵ تێخازی لە مردمەکەی تۆ بەرعەلەی جمهوری ئیسلامیت تێنە نووسەوە سەر تۆوا لە ئاخر جمهوری ئیسلامیە من سەرما لە ئاخر جمهوری ئیسلامیە تۆ لە شارە سنە لە ژیر دەستە جمهوری ئیسلامی هەرچی حەیتەرانە ئەیکەی معلوم نییە سەر بە ئاخورە کێبەنە ئێمە لەگرا لە ئینگلیسا شەو ڕۆژخەرێکی کارگەرین سەرمانوا لە ئاخر جمهوری ئیسلامیە ئەخ بابەکەن پڕڕوویش حەدێکی هەست لذا ئەمانە ئیشێ ئەو پرسیارانەی کە ئێمە مەترەحمان کرد بچن مشخصەن جواوی بانەوە اتفاقا من وەختم پەیا کردەوە وەختی شتانێم دانە سوخڕانی ئەمانەی گوێ دەم
ئەوەنەی حفرە واتیە یەکشی ئەوەنە دەم کاکەنە جملە لە دوای جملە حفرە تێتە دەرەوە. بابێمە وەختمان نێ دانیشین لەم کوردەوارم ئەم گشتە فەسادە کۆکەینەوە. دوو دانە جەوان کارم مناڵیان هاوڕگە هەڵیان خڵەتان کە بیر و بچوو مەقامە معنەوی ئەگری و ژنە زەریف و پوڕ و کاکە ئەحمە و هەرگەوری کرد و وەربێژە مقدس بوو و ئەبعادێکی وەسیعی هەسوو. من نایژم ئینسانە گەورەیەک نییە ها نەمگەرە کە بێژم مەقامە دینی هەست نێ لە سەلاحیەتم نا تەشخیص بەمە ماغا سەوادە دینی چەنێ بووگە ئێشم مەلایە بێ جوایی باتەوە، بەڵام ئەگەر کێشە ئەسەری نەقدە دین ئەتوانم داوەزمە سەری. من باوەڕم بە حیچ کام لەم دینیانە نییە. محەممەدی بوون مەلاکە، ئینقلابی بوون مەلاکە، وەنە حیچێکی تر حیچێکی تر مەلاوە مهم نییە حەدیسی ێزانی و قسەی زلیە کرد و چۆن تەوەیەمم بکەیت و قاچە لەکوێ بخۆیت و تەلاق لەکوێ ئەکەفێت و لەکوێ ناکەفێت و ئەم گشتی تۆ ڕەهاتە دەستگایەکی عەریز و تەویری نزولات خۆری و پوڵخۆری و ئیدارە و کۆنتڕۆڵە مەردمەوە حیچێکی تر نییە. لەذا ئیشی بزانن چه ئەتفاقی کەوت کە لە دەهەی هەفتاد و ئەمانە تەقێنەوە ئەمانە ئەتەقێن و وڵای من کار ئیجتیماعی و تەربیەتیەکەین. تەربیەتێکی بۆ کەی؟ تەربیەتێکی بۆچی؟ بۆرج بسازی؟ تەربیەتێکی ماسە بشۆری؟ دوکان دابنی؟ تەربیەتێکی بۆچی؟ بعد تەربیەتیە ئینسان دانی. یعنی تو لەم ڕۆژە گارە قیام نەکەی کێ گەرەکتە قیام کەی؟ کێ گەرەکتە بیکەی؟ کەی وەختێسی؟ ئەو 300 ساڵی تر و شاید هیچ وەخت فاق نەکەفیت و کاک ئەحمەد کاری سیاسی مەکەن، وەلی کاک ئەحمەد دەرەسەر کاری سیاسی ئەمری ئەیکوژن وە تۆ وتی کارە سیاسی مەکە یا بە ئومەتە موسڵمان وتی مەیکەن بەچێ وتی مشەخەسەن بەکێ وتی کاک ئەحمەد کارە سیاسی مەکەن وتی خەڵکی کورد تەجاوزتان پێکەن و سوارە ملتان ئەون و لێتان ئەدزن و سەرزەمینتیان بردەگە حەجمێژن. کاک ئەحمەد وای وت کاک ئەحمەد یاوە تۆ وتی کاری سیاسی مەکە و لە ئەوە زەریفی تو مناڵی تو عەزیزەکەم و بچۆ پێی زندگی تو کامیان ئەی بێنەمانە مشەخص کار با بتەورە کولی قسە فڕادێ ئەوە کاک ئەحمەد کێسی ئینسان ئازاد ناوێ ئینسان مەرەخەس ئەوەی لە زیندان ئازادی ئەمریکی دەرونیە دوگوش کەسی ئەیزانی ئازادی ئەمریکی دەرونی خۆ مثلا کەشف جەدیدیان کرد هەم فواد واژی هەم سعدی واژی لا ئەو مەرەخەس کریاگە و بۆ ئیژین مەرەخەس. من ئەزانی ئەمانە بۆ ئیژم میزانە سەدحی بوونە تەرەف کە گەرەی کەسی بەم ئێنە کە تێریتی لە کارە مبارزە خۆی تەوجی کا لەسەر ئەو کورسیە دانیشێ تا ئەم دەسەڵات و ئەم پوڵ و حەزی پێکا و خۆشی لێتێت و پێی بگا. ئەگەر تحلیلەکەی ئێمە غەڵەتە ئێوە بێن بێژن تحلیلتان چه شەکڵیە. چون من وتم دەستگا ئەمنیەتی وا ئەکا دەستگا ئەمنیەتی ئەدا لە قاسملوو بیکوژێت لەبەرەوەی حیزبی دموکرات بمێنێ کە مەچە بنێ بەسەریوە. قاسملوو ئەندازێ کافی خزمەتی کردگایتر بەسە ئیسێشی بیکوژن بیکەنە بوت. قازی محەمەد تێرن کۆمەڵێژی کافی پێپاکەکەن و حیزبی دموکراتی پێدا ئەنێن لێدا ئەیوەن تەسلیمیەکەن و کاوڕێ پێی سەرەوڕن و لێدا هەڵیەکێشن ئەیکەنێ قارەمان حیزبی دموکرات. بعد ئەم حیزبی دموکراتە خۆ هەر کاروار شەهیدان و ڕۆحبەرانیشی گەرەکە یاڵا قاسملیش بە پاڵی شەرفتنیش بن مەچە بخەوێ تۆ جۆکەی ناکری خۆ هەروە ئاغای ئەحمەدی موفتیزادەیشی بکوژیت. ئەم کاورای تر تەواو ئەم کاورە خومینی پێی وتکە دانشمەندە عالم خۆی پێی وتکە ئیسە ناتوانێ پێبێژێ نیست. منتەزری ساڵە 67 لە حوزورە هەیئەتە مەرگە ساڵە 67 با پێت بێژم لە حوزورە هەیئەتە مەرگە
هەڵ ئەگەڕێتەوە بە خومینی ئیژێت تاریخ ئەستۆ بناوە سەفاک نام میبەرێت خۆی لە بێشەرەفەکە خراوترە. قائم مەقام ڕەهبەریش بوو. پس ئەوانەیشی بین تەکلیفیان مشخص بکەن چەکە ئەوانە بە تایبەتی ئەوانەی کە ئەندامای فەقیرە مەکتەبە قورئانن بەم تەوەخومات و جەلەسات و خەلسە چوون و دەفلێدان و یا محەممەد ناو چەند خۆش و کاکە حمەوە فەرموویت و باشە قبولمە فەرمودەکانە خوات چین خۆت فەرمودەیە کەس تو یعنی متخصص کاکە حمەی تەخەسوس کاکە حمە و شناسیت لێنەوارەکەی کاکە حمە و خومێنی بێرە بڵاوی کرد با بزانین چه خەبەرەتیە. مشخصن بێژە کاکە حمە و منزوری لە ئشکاڵات و ئیرادات و ئەوانەی کە هەسی چی بوو کامە بوو ئەوەی کە جبێنی داوە خومێنی ئەوەی کە تەکە خومێنیا بوو کامیان ئیستا تۆ کامیان مەوردە پەسەندەتە جمێندان وە خومێنی دروستە یا لەگەڵ خومێنی کەوتن دروستە کامیان. کاکە حمە وتیەسی من ئشکالاتم بووگە وەلی کاکە حمە نایژێ ئشکالاتەکەی کامەسە بە پێی زەمەنە بیگۆڕی وەڵا شکالەتی بووگە یعنی تەکی خومێنیا بووگە وەختی ئەگەر فەزای انقلابیە وەختی فەزا بچاپەوە ڕاند خواردنەوە لە ژێر دەست عەلی خامنێ و نا کاکە حمە منزوری گوتن نەبایە تەکە حاکمیەتە دەربکەوی نەبا قاتی سیاست وایە نەمەش کار دینی خۆمان معتەکەفە گۆشەی مزگەوت وایە و دەفمان لێ بدایە و حەیتەرانمان کردایە و معلوم نییە ئەم دینە بە دەردە چ ئەخوا بە دەردە چ ئەخوا تەسکیە نەفسەکەین و خۆمان پاکەکەین و گوڵی زەمین پاکوی خۆمان وەسەری دانیشی نە تۆ لە جامعەی فاسدا گوڵی زەمین پاک نییە وەسەری و دانیشی تۆ ئەم سروەتە میلیاردی وەختی وە دەسی تێری دەرئەسەرە اختلافاتە شەدیدە تەبەقاتی دزیڕاند وە دەسی تێری ئەنا بۆ خەڵکی کوردستان فەقیرن وەلی تۆ ئەعزات هەست بە من ئێژن میلیارد کۆمەکە پێیەکەن لە دەرامەت هایە ئاغایێ مەکتەبە قورئان چۆن ئەگەرم جامعە ئیرادی نوێ تۆ چۆن نەتوانی میلیارد دەربێری و کاورە لە سنە نان نەوێ بیخوا و لە کرماشان نان نەوێ بیخوا تۆ فرە نابغەی تەولید غەرێکی عەجیب و غەریبی چۆن تۆ لەم انحسارات توانی استفادەکەی بەقێ ناتوانین لەم ڕاند تەتوانی استفادەکەی تۆ چۆن لەم فەزا توانی میلیارد پوڵ دەربێری کاورە ناتوانی چمەنێ دەربێری استعدادێکی عەجیب و غەریبی ئەمە ئەو فەساد دەسە کاوران نێگەرە کە جوایی باتە خۆی خەڵەتێنێت بەرسوورەت ئەمە مقدمەیەک بوو بەر ئەو تەحلیلاتە مختلفە کە ئەدرێت لەسەر ئەم ڕەوتانە و من هەر خەریکم گوێ دەم بەم سوخەڕانیانەی کامانە دایانین ئەمە ئەوەی کە تا ئەم دەقیقە من تەحلیلم کرد بۆ ئێوە ئەوە بوو ئەحمەدی موفتی زاق یا بە قوربانی کە مەکتەبە قورئانی لێبێتە دەرەوە ئەم مەکتەبە قورئانە ئەمە واینە شەرایتە مەکیە 300 ساڵی تر شاید هیچ وەختیش نە کاکە ئەحمە و فرە لەتیف بوو کاکە ئەحمە وەسن کار سیاسی نەکرد کاکە ئەحمە و شخصیەتێکی ڕۆحانی و کاکە ئەحمە و ئافەرمیت و کاکە ئەحمە و منشور بوو کاکە ئەحمەی بێچارەشیان کردە قوربانی ئەمانە بە دەوری و هەڵخەنەوە لێدام شتێ مناڵبێرن بیکەن ڕەیس و ڕەهبەرانە جەریانە تەخەسوس ئەمانیشە کاکە ئەحمە و شناسی بابا من خۆی زای کاکە ئەحمە و میانی چی خاڵم لە گشت کەسی خاستە لە ناس بەڕاستی خاڵم و ڕۆژە هات بۆ ماڵی ئێمە گۆرەوەکانی تا بوو یعنی چی کاکە ئەحمە پوزای باوکم و قەومی یەکترین و چووگینە ماڵی یەکتری تەوەجۆکەن پس ئەم دۆستانە ئێشەیە وەختی جواوە ئێمە ئەدەنەوە بە ئەندازەی عەقڵ ئێمە جواوەمان بێنەوە فکر نەکەن ئەمە مشە ناوە خیابانەوە توان ماسماڵی بکەن و دەربچن خۆشیان نەزانن ئەو سوالانی کە مەترا کردیاگە لەکوێ خیانی پێگرتەکە ئەم مەکتەب قورئانە هاتکە بۆ فەسادە ناو جامعەی کوردستان بۆ تەفرەقەدان و شکاندنە پەیکەرە کورد وەکو ئەو سەلەفیانە وەکو ئەو ئیخوانیانە وەکو پەکەکە وەکو کۆمەڵا وەکو دموکرات وان نانهێشت و یەک گوفتمان انقلابی کوردیان دروست نەکرد
نەیانزانی و دروستیان نەکرد هەرهاتن شقاقکەن گشتیشیان بەڕێزن بەیەکەوە گشتیان بەڕێزن گشتیان عالمن و مشتهدن و گەورن و فرئینسانایشی مهمن و جامعی ئێمەش ئەمە وەزعیسی سەرزەمینێکی داگیرکرا مردمێکی هاڕیاگی برسی فاسدی کاوەلی نابوود ئەم گشتە بڕیز و گەورە گەوری شێواتیە ئەمە وەزە جامعی ئێمەس گشتیشان بڕیز و مەقامی عالی قەدری مەرجعی عولەمای ئاونیشانە لێ نەشۆڕیاگە سەدەرەوە بەڕۆ مەتن ئەم مەرجع عولەمای گەورە منزورم کاکە ئەحمەد و هەر کەسێکی تر نییە منزورم بتەورە کلیە بێرە هەڵی تەکێنە مەتنیان ئەوەنە عەقڵیتیان نییە ئەوەنە خەلاقیەتی تیان نییە تیان لایەوە خۆش